یاردڵی خوێنین و چاوی پڕ لە گریانی دەوێ پڕ لە گریانی دەوێ ئارێ ئارێ گوڵە باغان ئاوی بارانی دەوێ ئاوی بارانی دەوێ شەو لە گریانم دەکەم ئەو سەرگەردانم دەکەم ئەو ماڵوێرانم دەکەم ئەو ماڵوێرانم دەکەم شەو لە گریانم دەکەم ئەو سەرگەردانم دەکەم ئەو ماڵوێرانم دەکەم ئەو سەرگەردانم دەکەم دووری لە تۆ دڵهێندە بێ ئارام و بێحاڵ کەوتووە ئەی مەسیحای عەسر لەو لێوانە دەرمانی دەوێ دەرمانی دەوێ دەرمانی دەوێ
زلكي ترنا ليا عشق استاكش لمن سيني بهراني دويم يردلي خويني نتهاوي برلا قرياني دويم برلا قرياني دويم آري قول باغان أبي باراني أبي باراني دويم شورا قريانم دكاوا أو سرقردانم دكاوا أو مال ويرانم دكاوا يوم الويرانم دكاوا شورا قريانم دكاوا أو مال ويرانم دكاوا سرقردانم دكاوا هو مال ويرانم يا اخوا بخير بيه ايش الله خودش ترازی بده سلامت يا اخوا یا ربی بدنگی هر بمینه دەنگێکی ناسک و جوان و احساسێکی دەستمان خۆش خۆش بی گلاکومان دوونە بن دەستی ماشەڵڵا. ڕێزتان خۆش بی کاک ئەحمەد ماندی نەبێت توش دوباره بخیر شما مامۆستای دەست خۆش دوبارە بێ ئەخوا. خۆشحاڵ و کامەران بین بەشاد گەلە خۆشحاڵی. لەگەڵ بینەران هیوادارین بتوانین ئەو شەویش چێژەشی تایبەت بە بینەرانی خۆمان ئینشەڵڵا. ئەو شەوەی کە جەنابتان میوان بوون چێژەشی تایبەتی هەبوو دڵنیام ئەو شەویش زیاتر دەبێت یا خوا وش الله بخير جيبه تحسب كرين شكي اف شافاجي يعني شلون شافت قال لك بيروزن يعني ايش ده دموي كيش الله يعني اجري كي بتكوتشو عمره في المزقف تبرين تخوار ودعاء وقران بخينت ايش الله وصل إنشاء الله بەس ئەم دوو جارە بێم جۆکە تاوانە انا افرو باشا افرو نعمه اخذ جاری یەکەم هاتم تۆز خۆر بوو لە پشتەوە هیچ خواردنوشتی ئەرێ وەڵڵا. ئەو جارە شاتم هەر نەبوو شانسي ما ئەرێ هكا هبو ضبيك باتشي ناش دارو بيجي بوجورا كودي ئینشاءالله ان شاء الله ان شاء الله ساڵێککە ئەگەمان ان ئینشاءالله شاء الله بوجورا كودي ظني كودي كان جيبت دست ببكين باشيفا 26 والسلام عليكم ورحمه الله وبركاته قال خوش حالي دي سال باشيفا كردستان بسوريا موتينا خدمتها ابش فاجي ان شاء الله بشين خدمتها بكين بيك فات قال يعني هم افكار اخو وهم جيت قال جماعتي ان شاء الله بشين برنامج كي بيشكش كيم دليوها بتام قازانجا که مفای که جیب گهینه ایکو تا یبتی جیب آخفتن ما مستای آنی مهمونت کود افشافت گرم توی چوانی برا چۆنی صحت وقتا ئەحواڵت دي صبر من اخو رش كريا هوال ياخذ نوف رشي هلدا بێجل چییە؟ يا الله سڵاوی خواتان لێبێت بینەرانی ئازیز خۆشحاڵین ئەم پاشیڤەش لە کۆتاییەکانی مانجە ڕەمەزانی پیرۆز وردە وردە نزیک دەبینەوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆز ئینشاءالله ئومێدەوارین کە خودای گەورە تاعات و عیبادەتی و ڕۆژووی وقيام الليل هستانوي شواني قرآن خوين وهر عبادتك لو مانقدا هبو بيدي همواني قبول كرد بيت بو هواين وخداش برحمة بيقمان ير هموان قبول دكات امش تا او تان روجي ما وهر بردوام دبين او جوان باسي كرد يعني در روجكاني كوتاي بابتا كان من تايبت بو ام در روجي كوتاي وزياتريش تصري دكينوا هر تايبت بم دشوي كوتاي وليلة القدر ان شاء الله خداي قوري بر رحمتي خوي ما بخاتو بر بركتي الشوي ليلة القدر بكوين ام شو جگە لە مامۆستا ئايات مامۆستا سەلیمیش لەگەڵ مان دەبێت بجا چەند برادەرێتێکن بڵێ سێدای برادەرێت دەمەوێت سەرنجی بینەرانیش بەوە ڕابشێشم کە مامۆستا سەلیمیش لەگەڵمان دەبێت بە قسە خۆشەکانی بە بەسەرهاتە خۆشەکانی خەندە ئامێز دەبێت ئینشاءالله وەتەوەری بیکیڤە چوو نزەخۆ بەشۆرد چوە هەوایەشی پاک هەڵمژی هەروە تەوەری سەرچیشمان کە لەگەڵ مامۆستای زۆر بەڕێز گفتوگۆی لێوە دەکەین ئەویش پرسی گەورەی قورئان و ئەو زانستە شاراوانەی کە لە قورئاندا هەیە یعنی ئێستا زۆربەی زانکۆ و دەستگا لێکۆڵینەوە جیهانیەکان لەبارەی بابەتێکەوە لێکۆڵینەوەیەک دەخەنە ڕوو زانایانی ئاینی ئەوانەی کە شارەزاییان بە تەواوی لە قورئاندا هەیە ینی یەکسەر دەگەڕێنەوە بۆ قورئان و ئەو بابەتە دەگوترێت کە پێش 1430 ساڵە ینی باز کراوە ئەمە پشتڕاست دەکرێتەوە جارێکی دیکە ئەمەش زیاتر قسەی لەسەر دەکەین کە لە نێو قورئانی پیرۆزدا چی هەیە
هەر ئەوەیە کە بابەتێکە تەنیا وەکو عیبادەت بخوێندرێتەوە یاخود ئەو زانستە شارا و یعنی ئەو علما نهێنی کە تێیدا هەیە دەخینە بەرباس لەگەڵ مامۆستای ئازیز. مامۆستا لێرەیە فەرمووی لێ بکەین. مامۆستا خودی حەز کرد شەوە مامۆستا نەوزاد گەردی دیگەلمە دەبێت مامۆستای ئاینی بەخێراتنی مامۆستا نەوزاد دەکەین. شەوە کورد دیگەلمە دەبێت خودی حەز کرد بابەتی بتێر و عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەخێر مامۆستا. یخوا بەخێر. خودی قبیل کرد ڕۆژی نوێژ و تەعات و عیبادەت و تەراویح. هەر تشتێکی وەکری دوێ ڕەمەزانی دا ئینشاءالله هزارە هەندیوێ خێر بێنە نوێسی. گەلە بخێرە. انشاءالله سپاس. بەخێراتی مامۆستا. دەستان خۆش بیا خوا. ئەحواڵت. سپاسان دەکەم. ئەو ڕەمەزانت کو بەڕێ کرد. بە خودای الحەمدلله خوا لێمان قبول کە نوێژ و ڕۆژی و تاعات و عیبادەت و ئاوەدانی مزگەوت و دڵخۆشی هەژاران و دەستگرۆی فەقیران و ئەوانە هەمووی جێی مایە دڵخۆشین لە ڕەمەزاندا ئینسان دەبوژێتەوە. هەر ڕەمەزان لە خۆی وێزگەیەکە لە بە بوژانەوەی ڕۆحەکان و لە هەمان کاتدا ئینسان دڵی پێ خۆش دەبێت. ڕاستە ئێوە لە بەحکمەوەی کە مامۆستایانی ئاینی زۆر جاری وایە خەڵک هاوکاریەکان یاخود زەکاتەکانی خۆیان بە مامۆستایانی ئاینی ینی دەستپێرن بە حکمەوەی خەڵکانێک نانەوێت ینی با بڵێن بەڵێ چاویان بێکدی بکەوێت هەم لەبەر عەزمی و عزەتی نەفسی هەژارەکان و هەمیش خۆیان نەوەکوت و شڕیابن دەمەوێت بڵێم ئەو ساڵ چۆن بوو ینی پێشوازی لەوە کرا بە باشی ینی خەڵکانێکی باشە بوون کە زەکات بدەن. باش بوو الحەمدلله باشە بەتایبەت ئێمە لە گەڕەکی خۆمان هەر پێشی ڕەمەزاندا بێ پرۆژەیەکمان ڕاگەیاند لە بۆ کرێچی و هەژارەکانی گەڕەکی خۆمان تؤخذ من أغنيائهم وترد إلى فقرائهم. کەواتە باسییان پرۆژەیە بکە. ئەو پرۆژەیە مانجەیەک پێش ئەوەی ڕەمەزاندا بێ بانگەوازێکمان کرد هەرچی کرێچی و هەژاری گەڕەکی خۆمانە فۆرممان پێپڕکردنەوە فۆرمی زانیاری لەبارەی ئەو عایلەیە دوای لێژنەیەکمان پێکهینا ماڵ بە ماڵ ئەوانە بگەڕێن تحقیقاً بزان ئەدە ڕاستە فەقیرن لە تقریبا 100 ماڵی 25 مستحق نەبوون لاماندا ئەوەی کە ماوە جا خەڵکەکە زەکات و سەرفیترە و هاوکاری و یارمەتەکەی خۆی دەینتە لای من ئەمنیش دوای جەژن هەمیان بەسەردادا بەش دەکەم لەبەرەوەی دوای جەژن چووکە تا لێم دیار بێت چەندمان واریداتە چەند ماڵە هەژاری شەیە هەموم لێ دیار بێ بە جێرەی دەرەجەی پێویستیان زیاتریان بدەینێ انشاءالله دڵیان خۆش ینی لەوە دەست پێ دەکا ئەرزاقێک یان ئەوە تا بتوانین مانگانی کریان لە بۆ دابینکەین هی 12 مانگ ئەگەر زیاترمان لە بۆ هات لەوانەیە سێ-چوار کرێچی بکەینە خاوەن خان و تا ئێستا الحەمدلله بووە لە خلالی ئەو مدەتەی کە ئەمن پرۆژەی مزگەوت و خێرخوازی بەدەستەوەیە نزیکەی 17 خانومان لە بۆ هەژاران دروست کردی الحەمدلله ساڵانە 3 خان و 2 خان و 4 خان و دروست دەکات پرۆژە جێ دەستۆشیدۆرین ینی تۆفڵیکردنەکە بۆش هەبێت ینی هەر منتەقەی دیف ئەمن هەموو جارە دەڵم لە ناو مامۆستایانی ڕەفیق و دۆست و برادەر دەڵم هەر مەلایەک نەبی گەڕەکەی خۆیتی دەبێ خەمخۆری گەڕەکی خۆی بێ خەڵکی کە لە گەڕەکی کە دێن مامۆستا هاوکارمان بگوتم کاکە ئەم دەتوانم هاوکاری گەڕەکی خۆم بڕۆ لای مامۆستای خۆت ئەویش هاوکاری بیرۆکەیەکی جوانە هیوادارین ینی ئەو جوانیە بە تەواوی لاسایی بکرێتەوە بۆی لەو قەیرانەی کە هەیە لە هەر گەڕەکێک ئەگەر وا بێت بەڕاستی زۆربەی کێشەکان هەڵ دەبێت ئەگەر جارسی جۆنێتین بەس مرۆڤ هەسپێنەوە کرد بەس وەختە مامۆستایەکی ئاینی وسا بەحث کرد ڕاستیژی چارەسەرکردنەوە گەلێک ئۆپسیۆنەیە بوو گەلێک پرزیرێک خۆی لە ئەسڵدا زەکات میلەتی ئێمە حەزی لە خێرە بەڵام کەسێکی دەوێت دەستی بگرێ و پێ نیشاندا ڕاستە زارێ نازانی بیدیتە چی نازانێت بەس ئەگەر تو پرۆژەت ڕاگەیاند ئەو خەڵکە دێت ڕاستە طبعا ئەف هەمی بابەتە و بابەتێت گرێدای ژیان و دمۆهێک و ئاخرەت تۆمە هەمیەت کیری داواتینە بەحثکردن بالتەفسیل يعني بهيري القرآن بيروز ده زوارد كم جالك ناسيت قرآن بيروز خوكش شلاي خدي واتينا بحث كرنت ناف قرآن بيروز ده جالك إن بيناسيتين بس هم أمجوان شفيت بيروز بحث كين كو أسبار كم رنجة بيروز ترين تعريف وبيناسة جيبت كو بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر أما أم بحسافين مازنية بكين باشا بوتشي هندا بقدر القرآن يعني خدای تعالی بوما فریکری باز دام بخینین وک عبادت و یالله خیر بوما بین نویسین هر حرفک بخیره که و بدهان خیره یعنی جی پراستیجی هر تشتکی پتوی جیانامه ام شش قرآن بین نداره راست والله دل پیشچی دا قرآن خوی وصف قرآن دکاتو افرمی لقد انزلنا الیکم کتابا فيه ذکرکم يعني اما کتابک من دابه زاندیا او کتابه باسی او دکا مروف باسی مروف دکا خەڵقی مرۆڤ چۆنیەتی سیستەمی ژیانی مرۆڤ حەلی مەشاکلەکانی مرۆڤ هەموو باسی دەرونی باسی ڕۆحی باسی زەستەی باسی هەمووی دەکات فيه ذیکرکم یعنی منتەهای بەلاغەتە
باسی ئێمە دەکات لەو کاتێک کە جەنینین لە ناو سجیداکمان لەو کاتێک کە تفلین دەو کاتێک گەورە دەبین لەو کاتێک کە زەواج دەکەین معاشەرەی زەوجیمان پێ دەڵێ کاتێک کە هەژارین دەوڵەمەندین ساغین نەخۆشین هەموو بوارەکانی ژیانمان لە بۆ ڕۆشن دەکاتەوە تا دەڕۆینە ناو قەبرەکە ثم ئەماتەه فأقبره دوای ئەو جار لە دوای قەبریش باز دەکەم زیندوو بوونەوە و سیڕات و تا دەمانباتە ناو بەهەشت ینی سکەیەکە بەرنمەیەکە سیستەمێکە ماشەڵڵا وەک بڵێ بە شێوازی سیستەماتیک ئەو ئینسانە دەیەوێت بەڕێوە بچی بە جوانی هەر کاتێک لەسەر ئەو سیستەمە ڕۆیشتی مرۆڤ مشکلەی نابێ بەس کەلاماندا ئیدی کێشە لە خۆمان دروست دەکەین بڵێ جا مامۆستا دەمانەوێت زیاتریش لەسەر ئەوە چڕ بینەوە جەخت لەسەرەوە بکەنەوە کە قورئان ینی وەکو ئەو زانستە شاراوانە کە لە ئەو لە ئیعجازی قورئاندا هەیە ینی ئەمڕۆکە دەبینین یان لە زۆربەی سنتەرە لێکۆڵینەوەکانی جیهاندا زۆر جاروێ لەبارەی بابەتێکەوە زانستێک ڕادەگەێنرێت و ئەوەی کە شارەزایی لە قورئاندا هەیە لە وڵاتانی دیکەمە پشتڕاست دەکەنەوە بە قورئان دەمەوێت کەمێک باسی ئەوە بکەی کە قورئان تەنیا ئەوە نیە وەکو ژبان باسی کرد وەکو عیبادەتێک تەنیا بخوێندرێتەوە و ئەو بابەتانە ینی بۆ کۆمەڵێک شتی ئوموری دنیا جگە لەوەش کۆمەڵێک نهێنی شاراوەت تێدا هەیە دەمەوێت کەمێک لەسەر ئەو بابەتانە باس بکەیت چەند ئاەتێک بە نمونە بهێنیتەوە کە ینی پشتڕاستی زانستی ئەو سەردەمە دەکاتەوە ڕاستە فەرمی پێشەکی خۆی قورئان لە هەموو مەجالەتەکان دەبێ مرۆڤ لە خزمەتی قورئان دابێ خوێندنەوەی تێگەیشتنی ئەزبەرکردنی حاڵی بوونی کارپێکردنی یعنی هەموو لە هەموو جانبەکان دەبێت لە خزمەتی قورئان دابێ قورئان تەنانەت تەماشاکردنەکەیشی هەر عیبادەتە قورئان و کەعبە ئەو دوانە تەماشاکردنیان عیبادەتە هەموو بوارەکان دەبێت لە خزمەتی قورئان دابین اینجا قورئان بۆ خۆی پێمان دەڵێت ئەفەلا یەتەدەبەرون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالوها ئەفەرمێ لۆ ناچن لێکۆڵینەوە لەسەر قورئان بکەن ئەو ئاەتە ئیعجازیانە ئەو ئاەتە ڕەبانیانە کە خوددا باسی دەکات وەکو کارتێک کە هێشتا هەر نەکڕێنرایە دایتێ دەستی مرۆڤ ئەو مرۆڤە بڕوا بە دووداچون بکە بڕوا لێکۆڵینەوە لێسەر بکە بزانێ ئەوە چ باسە ئاەتەکان وەک فەرمووت تەنها بۆ ئەوە نییە بخوێنینەوە بەڵێ خوێندنەوە باشە ئەجری لەسەرە بەڵام هەر تەنها خوێندنەوە مرۆڤ بەرەو پێش نابە نایگۆڕێ بەرەو پێش یعنی قورئان لە بۆ ئەوە نەهاتیە بەس بخوێندرێتەوە بلاوێندرێتەوە بە دەنجی خۆش و خەڵک خۆی لەگەڵ بادا و هەر ئەوەندە نە قورئان لە ئەوە هاتیە بیخوێنینەوە لێ تێ بگەین لێ حاڵی بین بە دووداچون بکەین بۆ نمونە ئیعجازی بەلاغی تێدا مثلا لەبەرچی قورئان ئەو کەلیمەی بەکارهێنا ئەوەی بەکار نەهێنا لە ڕووی بەلاغەتەوە یعنی ئەو دەمەی کە قورئان دابەزی لە ساڵی تقریبا دەکاتە 611 زاینی ساڵی 611 زاینی کە قورئان دابەزی لە ئەو جی بەلاغەت دابوون عەرەب بە تایبەت منطقەی نەجد و حیجاز لە معلقاتی سەبعە و لە شاعرە بەناوبانگەکانیان لە چڕۆخوانە گەورەکانیان ئەلەو کاتەدا قورئان دابەزی و تەحەدای بەلاغەتی هەمویان دەکات کە بتوانن یەک ئاەت یان یەک سوورەت یان دە ئاەت بینەوە وەکو قورئان کە ناتوانن لەبەرەوە بەلاغەتەکەی هێندە بە قووەتە لە تۆنی ئاەتەکان جاری وا هەیە لی تێدەگەی یعنی ئەو مامۆستا ئایادوان شارەزان زیاتر لە مەقامات و مۆسیقا و ئەوانە جاری وایە هەندێک ئاەت فقط بە خوێندنەوەکەی لی تێدەگەی دەڵێت چن فقط بە خوێندنەوە لەحنی خوێندنەوەکە مثلا ئاەتمان هەیە ئەفەرمێ وەدەممەرناهم تەدمیرا يعني هەر لۆ خۆی دەممەرناهم تەدمیرا دەڕێ قومبەلێ دەتەختەوە باسی وێران کردن و غەزەبی خوایە بەڵام وسيق الذين اتقوا إلى الجنة زمرا يعني خوش و ناسك باسی خەڵک دەکە کە دەڕۆن لە بۆ بەهەشت يعني هەر مۆسیقایەکەی خۆشە لەحنەکەی هەست ئینسان هەست بە مەرتاحی دەکە ئاەتەکان لە ئەعجازی بەلاغی مثلا ئەو کەلیمەی لە زیاتی ئەو کەلیمەیە بەس فقط گۆڕانکاری بکە هیچ تام و لەزەتەکەی نامینە بۆ نمونە لە سوورەتی ئەلمەسەد تەبەت یەدا ئەبی لەهەب زۆربەمان لەبەرمانە لە کۆتایەکەی دەفەرمێ وەمڕەئەتوه حەمالەتە الحەطەب حەطەب یعنی دار بەڵام وەرە کەلیمەی خەشەبی لە جێدانێ خەشەبی شەر دەکاتە دار بەڵام خەشەب بە معنای حەطەب نایە خەشەب یعنی داری مۆبیلیات ئەوەی کە شتی لێ دروست دەکەن حەطەب یعنی داری سوتاندن چیلکە و دار
يعني تەماشا دەکەی باسەکە باسی چیلکەودارە باسی خەشەب نییە باسی حەتەبە ئەعجازی بەلاغی ئەعجازی زانستی باسی کۆرپەلە ناسی باسی نوتفا باسی دوخان باسی ئاسمان ئەو باسی کانەتە ڕەتقەن فەفتەقناهما باسی ئەوەڵی خەڵق دەکا کە چۆن ئەو کەونە هەموو گەلە ئەستێرەکان کاتی خۆی یەک تۆپەڵە بووینە دوایی تەقیتەوە لۆی ئێستا ئەو پێکهاتەیە کە لەو هەسارەی هەیە هەمان لەوی شەیە لەوی شەیە لەوی کەوا بوو کاتی خۆی یەک بوو کانەتە ڕەتقەن فەفتەقناهما باسی نوتفا باسی پێکهاتەی لەشی ئینسان هەموو ئەوانە بەلاغەتی زانستین مثلا گەلە جۆرە تەرکیزە مامۆستایت ئاینیژی سەرهندێک و وەکە تەحەدایەک بۆ یعنی عەرەبێ سەروی وەختی قورآنا پیرۆز چونکی گەلەکە بەلاغەتە ji بۆی تەحەدا زمانی عەرەبی سەروەختی هەسات بەس بجا خۆشببلی بەلاغەتێ دوێت گەلە تشتێدی پێغەمبەری بکارێنە بن بەرامبەری وی سەردەمی و ئێدی باوەریە قورآنا پیرۆز بینن باوەریە پێغەمبەر بوونا پێغەمبەری سەڵاو سەر ببینن پێغەمبەری بخۆ چونکی قورآنا پیرۆز جارێ دەستپێکی بۆ پێغەمبەری سەڵاو عەلەیهی وسەلەم بۆ ئەو هاتنیکە بۆ ئومەتە محەممەدی تعاملاویت گەلڤان معجززا چاوی یعنی سەروی وەختی چونکی ئەبخۆ معجززا پێغەمبەری قورآنە سەروی وەختی چ معجززە هەبینە ژ بووی کو بۆ خەلکی دیار بە تەمامە بە قورآنەوە بە معجززەیە دی یاڵا دەستە داهێنن ڕاست خۆی هەموو پێغەمبەران عەلەیهیم السەلام ئیعجازیان هەبووە معجزاتیان هەبووە معجزاتی کاتی لە بۆ تایبەت بۆ بە کاتێک یان ڕووداوێک ئیعجاز و معجزەی دائیمی و هەمیشەیی قورئان ئەو معجزە هەمیشەییە کە تا قیامەت هەر هەیە معجزاتی هەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام کاتی تایبەت بە ڕووداوێک بە کەسێک بەڵام قورئان معجزەیەکە معجزەی هەمیشەیی بەڵگەی ڕاستیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باز دەکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەسەلەن زۆر لە ئاەتەکانی هەر ئەوانەی باسی بە تایبەت ئیعجازی علمی و زانستی و ینی زۆر ڕۆچوە لە زانستدا ئەوانەی هە تەفسیر نەکردووە لەبەرەوە هێشتیتەوە لە بۆ کات و زەمان و سەردەمێک دادێ بە خۆی سەبر ئاشکرا دەبن لەبەرچی باسی نەکردیە هەتا عولەما یان خەڵکی عامیش ئەو قسەیە پرسیارە دەکا لەبەرچی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەفسیری قورئانی نەکرد لەبەرەوە نەیکرد تا وەکو خەڵک لەخوا دوور نەکەوێتەوە کافر نەبێ تا وەکو خەڵک ینی بێباوەڕ نەبێ ڕاستی ینی بێباوەڕ دەبێ بەهات بە تەفسیر ئەگەر پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم تەفسیری هەندێک لە ئاەتەکانی کرد بە ئەوانەی باسی بنی بەحرەکان و باسی سەروی ئاسمانەکان و باسی ناخی کڕۆکی زەوی و ئەو شتانە دەکات ئەو خەڵکە لی تێناگە کە لی تێناگە لێ حاڵی ئیستیکشاف نەبووە ئالۆ سەردەمە نەبووە ئەو شتانە ئەو وەختە خەڵک عەقڵی ئەو سەردەمە ئەو شتانە دەرک ناکە کە دەرک ناکە ئیدی بێباوەڕ دەبی هەروەکو ئەوەی ینی بێمە نێو قسەکانتەوە ببوورە ینی لەو ماوەیە راپۆرتێکم بینی کە سەبارەت بە جۆرە زیندەوەرێک لەسەر پشتی مێشولە هەیە لە قورئاندا باز دەکات کە خودای گەورە پێی شەرم نییە ئەگەر مێشولە بە نمونە بێنێتەوە فما فوقها إن الله لا يستحي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها أو إلى فما فوقها يعني أو كاتا يعني چۆن ئێستا دەڵێت جۆرە زیندەوەرێک دەژیت دەستگایەکی سانتەرێکی لێکۆڵینەوەی ئەمریکی پێم وایە ئەوەی دۆزیوەتەوە هەر لەسەر پشتی ئەم مێشولێ بە چاو نابیندرێت ینی کە سێری دەکەیت ئەوەی فما فوقها ئەوە باس يعني لبرسي پێغەمبەر صلی الله عليه وسلم تفسيري قورئانی کرد با خەڵک لێ دوور دەکەوتەوە لەبەرەوە لێ حاڵی نەدەبوو ئەو کەختە خەڵک لە خوا دوور دەکەوتەوە بۆ نمونە 30 ساڵ لەمەوبەر ساڵی 1992 ئەگەر مۆبایلەکەمان دەرهێنا بە ینی نەک مۆبایل نەعفو بمان گوت بە شتێک هەیە قیاسی ئەوەندەیە قسەی لەگەڵ خەڵک پێ دەکەی لێرە و لە ئەمریکا هەموو شتی تێدایە 30 ساڵ لەمەوبەر ئەو قسەیەمان کرد بە لە هەر مەجلیسێک ئەگەر مامەستای زانکۆشی تێدا بووە لە ئاستی علمی پێی ڕاست نەبوو ئەو قسەیە دایانگوت فەقیری تەواو نییە دایانگوت تەواو نییە شێتە بەلای کەم بەڵام ئێستا زۆر ئاساییە منداڵێک لێ تێدەگا بڵێ جیهازێک هەیە سەوت و سوورە قسەی لەگەڵ ئەمریکا پێ دەکەم لەوانەیە ئەو شتێکی کەشی لەلابێ ئەمە نەمامی لەبەرەوە لەو سەردەمەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاەتە ئیعجازیەکانی تەفسیر نەکرد لەوەی خەڵک یعنی نەکەوتە مووقیفێکی ئیحراج یان بە ناچاری عومیان وەسوممەن بەگوێیکە یان ئەوە لەخوا دوور دەکەوێت لۆی ئاەتە ئیعجازەکان ئیعجازی ڕقەمی هەتا وحی بە تێکڕا هەمووی ئیعجاز
يعني ئەگەر ئاەتی قورآانە یان فرمودەی قودسیە یان فرمودەی نەبەویە هەرسێکی ئیعجازات بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی سەحابەیەک دەکات کاتی نوێژە ئەفەرمێ سەمیع الله لمن حەمیدە ربنا ولك الحمد صحابيك لبشتوا فرمي حمدا كثيرا طيبا مباركا او صار كلمه يشي فرمو وقتك پیغمبر صلى الله عليه وسلم لنويش بو وتي شي بو وايغوت تي امن وتي والله اقام ليبو ازركي هنزوره سي وسي ملائكه بيش برچيان بو كاميان بينوسن عشان لبرتي درجه سي وسي او صار كلمه حمدا كثيرا طيبا مباركا سي وسي بيتا إخوة پیغمبر صلى الله عليه وسلم يعني نخوين دوار بأمي بوا أو حسابات كتاباتنا نبوا باسك باسي وحية وحي تيك راي إعجازي الرقمي إعجازي طبي علمي إعجازي بلاغي أو إعجازاني هم تيدا لو القرآن سندي مروف لخزمتي دابي زياتر تيدا قات قرآن ودريا بيتسوانيك وكو يك قولوا بيبنا بلام لتعامل دا بيتسوانا كو مثلا بحر دريا تا لليوار بي لأمان داي ناخن شي تابت هي الناو قولايكي لخن كان نزيتش قرآن بيتسوانية تا لليواركي بي سر لشواو نزيك يعني بلام زور بتيا بنزو بنواني وليتي بقي او زل لأمان داي سر اللي ناشي طواو حاليب وليتي دقي مشكلة لو درسناها بي أي بو مسلمان كان ناتنا ناوي أو مثلا بخوش باست كتهد لنا آية كان قرآني بيروز خواد فرمي أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها تواو قفل لسرد لكان ما باشا أو أندريني جباس كرد بريا حتى لا روج أواش كشفنا كري إنجا مسلمان كان دين دلين ولا قرآن هاتو أي بو بيشتر أما كشفنا إنجا أو هلايا شي مسلمانانا كليك جانبو دروان قرآن هر أوان أجر هات مجلس لبري هالسنو أجر هات ماتي كانوا دعاء أجر بلاي أو بري قيمي لوتكي قرآن استخفين نوية زياتر نية لكاتك دا حيفا مسلمان تاوي لو بي روش آواو أوروبا وزانكو كاني أمريكا شتي كشف كان أوزا مسلمان بري والله 1433 سال لما بالقرآن فرميتي إدي القرآن فرمي بأتلو وادنا دقون هلايا لو يهندي لزانيان جوان لقرآن حاليبون مثلا زانيا شي مصري لوتاري هيني دیارە گەڕەکە خەڵکی مەسیحیش تێدا بووە باسی گەورەی و عەزەمەتی قورئانی ئەکرد قورئان هەندە گەورەیە باسی هەموو شتێکی تێدا کابرای مەسیحیش گوێی لێ بوو دەگوتی وەڵی دەستم دەپرسم ڕاوەستە لەبەر دەرگای مزگەوت و کە تەواو بوون و وتی مامەستا باسی ئەوەت کرد گوێم لێ بوو قورئان باسی هەموو شتی تێدا وتی بەڵێ دەیگوتی ئێستا پرسیارێکم هەیە بە جۆرەی قورئان وەڵام بدەوە وتی بڵێ وتی لە قورئاندا دەربێنە بزانم ئەمڕۆ چیلۆی گۆشت بە چەندە پرسیارە و وەڵامەکەم لە قورئانە لە بۆ دەربینە تی زۆر ئاسانە مۆبایلەکەی دەستدایە و ڕقەمی قەسابێکی وەرگرت و تەلەفۆنی بۆ کرد ئەرێ بێ زەحمەت ئەمڕۆ چیلۆی گۆشتی بە چەندە ئەویش جوابی داوە وتی چیلۆی گۆشت بەوەندەیە جا کابرای مەسیحی گوتی ئەمن دەمەوێت لە قورئان دەریبێنی ئەتو پرسیارت لە قەساب کرد ئاخر گوتی هەر لە قورئانم دەرێنە ئەوەش تی چۆن تی قورئان ئەفەرمێ فەسئەلوو ئەهلە الذیکر إن كنتم لا تعلمون أجر شتێکتان نەزانی لە ئەهلی پسپۆر بپرسن ئەوە قەساب لە سعری گۆشتدا پسپۆر چێە قەساب ئەگەر باسی کەنتۆرت کرد با لە نەجارێکم دەپرس ئەبەو شێوەیە ئەهل الذیکر قورئان هەموو شتێکانی ئەوها مەبدەئی باز دەکات یعنی بە مجمەلی باز دەکات تەفاسیل لە قورئاندا زۆر کەمە ئیلا باسی تەلاق و میراث و هەندێک شتی لە بابەتانە نەبی ئەوەی دیکەمی مەبدەئیە قورئان بە مجمەلی شتەکانمان پێ دەڵێت لۆی ئەو ئینسانە بیکە بە بەرنامە و پەیڕەوی ژیانی خۆی بەڵێ مامۆستا سەبارەت بە ئیعجازی قورئان ینی زۆر جاری وا هەیە ینی شێوازی بیرکردنەوەی مرۆڤ لە هەندێک شت هەیە دەوێت بە تەواوی سەرنجی ڕابچێشێت ئەو کات بۆی بچێت و بیکاتە بەرنامەیەک یاخود قبوڵی بکات یاخود بە هەر جۆرێک ینی ئەوەی کە باس کرد لە سەردەمی خۆی قورئان کە ئەو کاتە قیمەی بەلاغەت بوو قورئانیش کە بەم شێوەیە دەهات مۆعجزەیەک بوو کە هەموو بەلاغەتەکان و هەمووی ئەو فەن و هونەر و وەزن و قافیەی کە لە شەعردا هەبوو هەمووی ڕەت کردەوە بۆ ئیعجازێک ئەمە هۆکارێکی باش بوو بۆ ئەو خەڵکانە زیاتر باوەڕی پێ بکەن و لێ بچنە پێش ڕەنگە بۆ سەردەمی ئێستا جۆرێکی دیکە بێت مەبەستەکەم ئەوەیە ینی ئێوە وەکو مامۆستایانی ئاینی ئەنی هەوڵدراوە کە شێوازی سەرنجڕاکێشانی بەندەکانی خوا بۆ قورئان بگۆڕدرێت ئەو کاتە
بەلاغەت پێشکەوتوو بووە سەردەمێکی دیکە جۆرێکی دیکە بە با بڵێن ئێستا کە زانست پێشکەوتوو بووە ینی هەوڵدراوە ئەو زانستانەی کە لەلایەن سنتەر و لێکۆڵینەوە جیهانیەکان تەنانەت سنتەرە دەستگا لێکۆڵینەوە مسلمانەکانیش ینی ئەوانەی کە زانستینە لە مصر هەیە لە سعودیە هەیە و لە چەندین وڵاتانی دیکە لێکۆڵینەوەیان کردووە نەکراوەتە منهەجێک بۆ ئەوەی جۆرێک لە سەرنجڕاکێشان بێ خەڵک بچێتە نێو قورئانەوە باشتر لی تێبگات هیچ پرۆژەیەک بۆ ئەو هەیە خۆی تا ئێستا جگە لە خوێندنەکە و جگە لە لەبەرکردنەکەی نەبێتە دەرسێک و تەواو لەبەری بکەیت ئەجازە عەلمیەکەی ڕوون بکرێت قورئان هاتووە دەرەجاتی مرۆڤەکان بەرز کاتەوە لە دنیا پێشی قیامەت چۆن ئینسانێک ئەگەر کۆلیش تەواوکە دەبێت جیاواز بێت لە کەسێکی مثلەن شارعی وانە لە ئەتەکێتی لە ئوسلوبی لە شێوازی هەموو شتێکی هەر کەسێک چوە خزمەتی قورئان دەبێت ئیلا لە دنیادا دەرەجەی بەرز بێتەوە پێشی قیامەت جیاواز بێت لە کەسێکیکە ئەو وەختە بەڕاستی بەڵام ئەو جەنابەت دەفەرمووی ئەوەیان تا ئێستا لەسەر ئاستی کەسیە یان لەسەر ئاستی منەظەمیە لەسەر ئاستی دەوڵەت نا تا ئێستا ئەوەی کرایە جۆدی شخصی بووە مەسەرەن مامۆستا عەبدولمەجید زەنەدانی یەک لەو پیاوە زانستیانەیە کە لە مەسئلەی قورئاندا زۆر ڕۆچووە تێدا مامۆستا شەماڵ مفتی ڕەحمەتی خوای لێبێ ئەو یەک لەو پیاوانە بوو زۆر لە ڕووی زانستی دەچوە خزمەتی قورئان بەرنامەکانی کۆباسەکانی میحراب و ئەوانەی مامۆستا عەبدولمەجید زەنەدانی دەڵێ لە مؤتەمەرێکی زانستی لە رووسیا بەشدار بووین ئەو مؤتەمەرە تایبەت بوو بە دەستگاکانی فەزایی ئاسمانی ئەوە لەوێ بوون دیگو زۆرم دیت لەوانەیە کە چوونە ئاسمان و هاتینەوە قسەم لەگەڵکردن گوتم باوەڕتان بەخوا هەیە یەکیان جوابی داوە گوتی ئینجا کەسێک بڕواتە ئاسمان و بێتەوە حەدی چییە باوەڕی نابێ بە چاوی سەر معجزات و عزەمەت و دەسەڵاتی قودرەتی خوا دەبینی حەدی چییە ئیمان ناینی چۆن ئیمانمان نییە لەبەرەوە ئەو ئیعجازاتانە وە لە مرۆڤ دەکا زیاتر سەنج ڕابکێشی زیاتر ئیمانی بە قووەت بی کە شت دەبینێتەوە بەس بەداخەوە تا ئێستا مسلمانان هەر خەریکی خوێندنەوەکەی ئەگەر ناخۆی عەزەمەتی قورئان لە هەموو بارەکانە وەکو باسمان کرد گەورەی قورئانە گەورەی دەدا بە هەموو ئەوانەی دیکەش مەسئەلەن ئێستا لەبەرچی لەیلەتول قەدر هەندە گەورەی ئەمە لە بۆی دادنیشی چونکە ئینا ئەنزەلناه قورئانی تێدا دابەزێ لۆیە گەورەیە ڕەمەزان لۆ گەورەیە شەهر ڕەمەزان الذي أنزل فيه القرآن قورئانی لێدا دابەزێ لۆیە گەورەیە مەکە و مەدینە لەبەرچی گەورن یعنی خۆ مەکە و مەدینە شارێک نییە گەشتیاری بی هەندە خۆش بی لۆیە ئەوەندە گەورن و مقدسن لە لای مسلمانە باسەکە باسی مەهبەتی وحیە وحی تێدا دابەزی ئەگەر ناخۆ مەکە و مەدینە بڕۆ شوێنێکی یعنی دڵگیر نییە وەکو شوێنێکی دنیایی ناسیاحیە نەی باسەکە باسی قورئانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرچی سەیدی وەلەدی ئادەم و گەورەی هەموو مرۆڤە هەر لەبەرەوە قورئانی بۆ دابەزی جبریل لەناو هەموو مەلایکەکان گەورەترینە ئەوە تخوا قسەش دەکەی بەڵێ ئەوەش یەکێکە لە موعجزەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومی بووە لە خوێندەوەر بووە ئەم قورئانە گەورەی بوو هاتووە یعنی مەبەست لێرە ئەوەی بوو ئەوەی گەورەی قورئان بەدیارکەوی لۆ ئەوەی کەس گومان نەبا بڵێن قورئان دەستنووسی بەشەرە یان ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی ئەو شتەی داهێنای لۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومی بوو بەڵام چوار مستەلەح هەن چوار دەستەواژە لێک جیان مثلا لە زمانی عەرەبیدا ئومی و قارئ عالم و جاهل پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومی بوو بەڵام عالم بوو هەیە قارئە بەڵام جاهلە یعنی مەرج نییە مادەم نەخوێندەوار بوو زانا نەبێ هەیە نەخوێندەوارە بەڵام زانایە زۆر کەسمانی هەر لە کۆمەلگەی ئێمە پیاوی پیر و دنیا دیتە و زۆر گەڕە و زۆری دەزانی بەڵام قەڵەم و دەفتەری نیە نازانی بنووسی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەخوێندەوار بوو بەڵام زانا بوو هەیە خوێندەوارە بەڵام نەزانە جاهلە لۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر تەماشا بکەی لە بنەماڵەیەک هەڵدەبژێردرێ ئەو بنەماڵەیە مەشهور نین هیچیان بە شاعر و بەلاغەت و فەساحەت لە دەوروبەری هەیە بەڵام لە ناو خزمەکانی بنەماڵەیەوی کەسیان نیە لەو جۆرە لەوەی کەس بیر نەکاتەوە بڵێ لەوی فێر بوو بابی نابینە لە ژیاندا داچی زوو لە دەست دەدا باپیرەی دەڕوە مامی دەڕوە لە ئەوەی کەس گومان نەبا بڵێ ئەوە لەوانەوە فێر بوو ئەو قورئانەی دانا یعنی هەموو ئەو گومانە دەڕەوێنتەوە لۆی هەموو خەڵک بڵێن کاک ئەو قورئان کتێبی خوایە و کەلامی ڕەب العالەمین بڵێ مامۆستا بابەتێکی دیکە لە قورئاندا ینی زۆر جار مەسەلەن دەبیندرێت جا هەندێکیان بە پشت بەستن بە
فرمودەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەندێکیان بە قەولەکانی پێشەوایان تەنانەت هەر یاوەرانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی علی ئیمامی عومەرە ئەو پێشەوایانە ڕەحمەت و ڕەزای خۆیان لێبێت ئاەتەکان جیا کراونەتەوە مەسەرەن تایبەتمەندیان هەیە ینی بۆ نمونە لە با بڵێن حاڵەتێکی وا هەبوو پێویستە و ئاەتە بخوێندرێت مەسەرەن بۆ شیفای ئەمە بخوێندرێت ئەمە کەمێک باسی ئەوە بکەیت چۆن ئەو ئاەتانەی قورئان ئەوە بەم شێوەیە پۆلین کراوە ئەمە بەشێکی وحیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە یاخود تەجروبەیە چۆنیە ئەوانەی کە جگە لە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەندێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تا لە ژیاندا بوو بە خۆی تەحدیدی کرد فەرمودەی لەسەر هەیە بۆ نمونە سورة الفاتحة ناوي لنا الشافي الشافي يعني بنية الشفاء بخواني سورة الفاتحة دبيت الشفاء والصحابة كرامش رضي الله عنهم لا أثناء حياتي خوان زي بزيان كرديا فعلا بالتجربة هذه شيء توقيفية يعني بوحي دياري كراية أو آية لبو أو باشا أو سورتين لبو أو باشا أو يعني هنديشان باسي السحر هنديشان باسي شفاء نخوشية هنديشي زوري نخوشي كانش جاكراوة هنديشيش الرئيس صحابية لدواي في غمر صلى الله عليه وسلم الصحابة يعني أو الرأية وحينية توقيفينية أو تجربية أوان داينا أو آية لبو باش بلام هنديشان في غمر صلى الله عليه وسلم باسي فضلي عندك بون آيات الكرسي بون من دو آيات كوتاي سورة البقرة أفرمي هركسيق للروجك دا بيخيني أو روجة أو اندي بس لو إخوة بباريزي آمن الرسول بما أنزل إليه بون من آيات كوتاي سورة الحشر أفرمي هركسيق للروجك دا بيخيني بمردني خوي بمري أزري الشهيدي هي بون من إذا زلزلت الأرض أفرمي الربع قرآن بون من باس قل هو الله أحد أفرمي السيج قرآن فرمي بعائشة رضي الله عنها فرمي ناتواني همو شويك بيج نستن ختمي قرآن كي فرمي ناتانم بوكاتا كما فرمي السيقل والله بخويني ختمي قرآن تي الله أوان فضل كان هموي باسي مثلا حسادتها باسي هموي تبويب وتخصيص كراية هنديشان بيغمر صلى الله عليه وسلم كريج هنديشان صحابة وياران وزانايان وبجري لكولينو تجربة وأزموني جياني خوين يعني ما مستاذ مسر باراستنا قرآنه و هر ذکر که خود فرکری بو پیغمبر صلی الله علیه و سلم و بو اسلامه مثلا خود بیشت قرآن پیروز دا إنا نحن نزلنا الذکر و إنا له لحافظون باش هم حتی چوانی هاتنا في آیته إنا نحن نزلنا الذکر ما بس ویرید چیه چونکی همی کتابک از بار کم مجال دستکاری کرنه تیده هی بله چوایه اف معجزه قرآنی هی و ام چا پشت راست کن کو پراسوجی قرآن نواتی دستکاری کرن که چا بو پیغمبری صلی الله علیه و سلم یعنی حتی به فتح و ضمه و اوانه جی بچین کی اشکال سرویجی حتی نو که او قرآن سرویدمی و ده هر مین تو ساجی راست خوی پیامو هلگری پیام کمان هی که پیغمبر صلی الله علیه و سلم پیامکش قرآنه خوی گوره وعدی پاراستنی هر دو چانی دا فرمی والله يعصمك من الناس فرمی ای پیغمبر صلی الله علیه و سلم خم النبي خوادت بارزي لولا وعدي باراستني قرآنكش أداة إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون حافظ خواي پروردگاره هردو أوانا لبرسي لبرو همو كتاب آسمانيا كان تايبت بن بقومك كومل مروفيش سنوردار ولا بوكاتيش سنوردار لويا وعدي باراستني نداو بلام قرآن لبو همو مروفايتيا رحمة للعالمين ولبو همو كاتو سردم الزمن وزمانك لويا وعدي باراستنا كيدا باراستنا كي لأستوي خوايا بلا كان لأستوي خدايا مروفيك كسيك لسرزوي دبيبا وسيلي باراستني أو قرآن بونمونا أجرنا ألين مؤتمريشي قورة دكريت لبو انحرافي آيات يقل قرآني بيروز دا وشيء تيدا بقورن دي قورن طبعي دا كان بلاوي دا كان ودينير لبو مزقوتا كان خلق دي خيني توا أو مؤتمر قورة أو إيش سكدكات لنا القرآن ده يا كلمة أقوريت أفرمون خلش دسي دخوينيته كتابك يدر دنيا هم كسخو لبرينية نازاني جنزيق لمزقودة دخوينته لولا بيعيش بير حافظي نابينا بشتي بدينجي دا وجي لقرآني جنزكيا أخويني يجي وقت شي دري غلطت كرت پیدا وروا پیدا استو دیتو هر دی خوینتو غلطت کرد 3000 4000 دلی والله امام حاجی امن هر اوهان سرا او هادي خوینمو اتو قران لبر دلنا والله هر خوین دواری منیا تاوم نابیناش ای باش اخر چون دزانی دلی هر کاتک اتو قران د خوینیوا
پیت بە پیت هەست و سعورم وایە نور بەرز دەبێتەوە لە بە ئاسمان لەگەڵ کەلیمەی خوێندنەوەی قورئانەکان نور بەرز دەبێتەوە لەو کەلیمەیە نوری تێدا نییە دیارە هەڵەیەک هەیە لەو کەلیمە خەڵکی کە دێتن و تەماشا دەکەن والله هیچ هەڵەی نییە دوای قورئانێکی کە دێنن بەراوردی دەکەن لەگەڵ ئەوە فعلەن ئەو قورئانە هەڵەیە ئەوە ڕاستەکەیە اینجا لەو مزگەوتە چەند قورئانی ئەوە هەیە کۆی دەکەنەوە لە مزگەوتی دیکە لە شوێنی هەمووی یعنی مؤتەمەرێکی گەورەی نێودەوڵەتی ئاشکرا دەبێت لە سەردەستی پیاوێکی نابینای نەخوێندەوار خوای گەورە حفزی قورئانی خۆی دەکەبەوە مەرج نییە ئیلا کەسێکی عەبقەری و پرۆفیسۆر بێ ئەوە بکە یعنی خودای تەعالە وعدی داوە چونکە باسەکە باسی کەلیمەی خواییە کەلیمەی خوایی گۆڕانکاری بەسەردا نایە وما بدلوا تبديلا ان شاء الله خودش رازق مامۆستا ان شاء الله خودی اجر و پاداشتی خیر و بەرەکەتە قورئان خوانینە بەسکەمە بکات تا گەردەمی مەژیەکەین بەت ئەم داخوازە لێبورینێتکەین چونکە بابەتە گەلێکی مازنە یا با مازن ترجمە بەحەسی خزمەتتان داینە خوا بتان هەر بەحسێ خواندنێ بکەین هەندێنێ بەس خواندنا قورئان وێزۆ بچینە خواندنا طەڵابە ئەوجی هەر خێرە چونکی من سەلەکە طریقا یلتمس فيه علما سهل الله له طريقا الى الجنه هەر کەسێکی ڕێکێکی بگرێت زانست و زانەر تێدا بن خودی دێ ڕێکا بە حەشتێ بۆ بسانەیە مانە زانستی ماجی ئیشڵا ماجی یا خلاص کردی مدرسە و کلیە ما خلاص کردی ئیشڵا خودی ماجی بخير من بس ان شاء الله ولا ما بتاعين نبين بس ان شاء الله خيره اما شو كنا ما تاخذ باش لا بڕگەی تەندروستی ئەم جارە دیسان هاوکارمان دکتۆر هەڵوێست ومن قلت بدي بحثي خوندنيكي باكيجك معي باكيجك طلبات شو مثلا تيبرا مثلا اذا محمد ابراهيم بجميع مشغوله استا تواوا لا برقي تندروستيان باكيجي خويندنوي طلبه كان بلين اويا هو توا دلو محمد ويقول كباب خيمه بزام دەڵێت لا بڕگەی تەندروستی ئەم جارە هاوکارمان دکتۆر هەڵوێست باس لە بابەتێکی جیاواز دەکات ئەم ساڵ لەگەڵ تەوابوونی مانجی ڕەمەزان و ڕاستە و خۆ دوای پشوەکانی جەژنی ڕەمەزان قوتابیان دەست بە تاقیکردنەوەکان بەری بۆرانێ خۆ پاڕ نەکە تام لە جەژنەکەش ناکەن قوتابیان جەژن تەواو دەبی یەکسەر دەست بە تاقیکردنەوە کە بەزیدی ئەو هایە دنیا ڕاستی زەحمەت دکتۆر هەڵوێست لەم بڕگەیەدا هونەرەکانی وانە خوێندن لە ڕەمەزان و کاتە گونجاوەکان کە جەستە و مێشک ئامادەن بۆ خوێندن ڕوون دەکات و ئەمە زۆر گرنگە ینی زۆرترین تشتڵی چاوی وەختی ئەستەڵە بە کتێبی ڕۆکم و خەوامەت هات سبحانە خەوت نازانی کاتەکان چۆن دابش بکەیت کاتێک باشە ئەنی زۆر جاری وای ئەو خواردانە چ شتێک زەرورە بۆی تەرکیزت بەقوت بێ مێشکە بێ ئەم لە راپۆرتێکدا گوێم لێ بوو ئەوە ینی خوێنمەوە لە یابان قوتابیان پێش ئەوەی بیان بەڵێ پێشەوەی بچنە هۆڵی تاقیکردنەوە بیبەر دەخۆن بیبەری تیش تەرکیز زۆر بەهێز دەکات چارێکێک نیو ساعت پێشتاقیکردنەوەکان بیبەر دەخۆن کاکە بە خۆتان بخوێنەوە لێ کۆڵینەوە دوایە لەسەر من ئەوەی نەکەن ئەمنەوە هەم دیتە ینی ئەوجا بەس ینی هەر لە ڕووی زانستیشەوە ئەو هایە مەسەن کە بیبەر نەتخوارێ بیبەر خەت بابا بیبەرم کە بیبەری دەخۆی بەس نەک پێش امتحانی وەڵا سبەی نێزم امتحانم هەبی بچم بیبەری بخۆم نای نەخۆی بەس دوای بیبەرەشی دەخۆی بیبەری بخۆن کەڵا بچین دکتۆر هەلوێز دەکەوێت دکتۆر هەلوێز بێژێت فلفلێتیش خۆن نە پایبەتەوە بۆ قوتابیە ئیشڵا مفۆی ژێر بگرن یاڵا لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانداین بۆی وەک بەرنامەکانی پێشتر باسی ئەوتان بۆ ناکەم بۆ بەربانگ چی بخۆین یان چۆن تینومان نەبێ بەڵکو باسی بیتاقەیەکتان بۆکەم کە هەموو ساڵێ نزیکی جەژن بۆمان دەرەچێ و ناڵی ئیسفادە لە پشوو جەژنەکە بکەین ئەویش تاقیکردنەوەکان ڕەمەزان بە تەنها لەوانەیە بەلای زۆر بمانەوە خۆش بێ کە دەوام و کارە لەگەڵ کرد تۆزێ زیاتر ماندووە بی بەڵام کاتێک ڕەمەزان و کار و تاقیکردنەوە و خوێندن پێکەوەن ئالێرەدا زۆربەی پەکێکرا اینجا با بۆتان باس بکەم چۆن خوێندنێکی و سعیەکی بەرهەمدار بکەن لە ڕەمەزاندا بەبێەوەی زۆر ماندوو بن و سەرنجتان تێک بچێت پێش هەموو شتێ پرۆگرامێکی خوێندندا بنێ وەک چۆن باشترین کارکردنی ئامێرێک لەو کاتەدایە کە پڕە لە سوتەمەنی ئێمەش کە ئامێری بایۆلۆژین باشترین کاتی کارکردنی جستەمان و کاتەیە کە تێرین بۆیە دەبێ هەوڵ بەی کاتی خوێندن و تێکۆشانە بە شەواندا بێت و کاتی خەو پشودانیش بخرێتە ڕۆژەوە با نمونەی خوێندکارێکی پۆلی 12 بینینەوە کە بە ڕۆژوە بێ من پێم باشە وەک زۆر کەسیش دەڵێن ئەو خوێندکارە خوێندن و سعیەکانی بخاتە دوای بەربانگ تا پارشێ واتە نزیکی 7 کاتژمێرە لە بەردەستایە بۆ خوێندن دوای پارشێ و بخەوەتان نزیکی نیوەڕۆ کە ئەمەش 6 کاتژمێر دەکات وە سەر و زیایەتی لە کاتی تاقیکردنەوەکاندا دواتر ئەتوانی لە کاتژمێر یەکەوە تا نزیکی بانگ دووبارە بخوێنیتەوە
لێرش زیاد لە 5 کاتژمێر لە بەردەستایە بەڵام گرنگە بزانی کە کام وانە و کام بەش لەم کاتەدا دەخوێنیت چونکە برسیتە و وزەت کەم پێ و ڕەنگە توانای سەرنجدانت کەم بێتەوە هەوڵ بە ئەو بابەتانە لەم کاتەدا بخوێنی کە ئاسانترن ئەمە تەنها نمونەیەک بوو کە هێنامانەوە مەرج نییە بەسەر هەموو کەسێکدا جێبەجێ بکرێت هەندێک کەس حەز دەکەن دوای پاشێوە بخوێنن کە تێر و پڕن هەندێک مێشکیان بە ڕۆژدا توانای سەرنجی زیاتر وەک لە شەو لاوانەشە کەسانێک شەبن کار و کاسپیان هەبێ یان بیانەوەی لە کتێبخانەیە کافەیەک یان لە مزگەوتێکی تەنیشتیان بخوێن و پێویستە خۆیان لەگەڵ ئەوانەدا بگونجێنن بۆیە ئەم قسەیەم ڕوو لە دایکان و باوکانە ڕستەی مناڵی خەڵک لە شەشی بەیانیەوە هەستاوە بۆ سعی تۆش ئێستا دەست پێەکەی کاتی هاتووە تەرکیکەین گرنگەوەیە منداڵەکە لەو کاتەدا بخوێنێ کە ئەزانێ مێشکی توانای وەرگرتنی باشترە هەندێک کەس بەیانیانم توانیان هەیە و هەندێکیشان بەشە بابەتێکی تر کا بێ بیکەین بە بەشێک لە خوێندنی کاتی ڕەمەزان وەرگرتنی پشووە کاتێک بە ڕۆژووی ڕەنگە نەتوانی وەک جاری جاران خەیاڵە لایوانەکە بمێنێتەوە ئەو کاتی دەزانی چیدی سەرنجێ بۆ ناکرێ پەیامێکەوە لە مێشکتەوە بۆت هاتۆ دەڵێ پێویستم بە پشوو پشوەکە شەکرێ خۆشتنێک پیاسەیەک سەرخەوشکاندنێک تەنانەت نوێژێک بێ وەرگرتنی پشوو تەواو ئاساییە و هیچ هەست بە تاوان مەکە بەڵام گرنگەوەیە دوای پشووەکە کە توانا و سەرنجت بۆ گەڕایەوە ژیرانە کاتەکەت بەکاربێنی بابەتێکی دیکەی زۆر گرنگی دیکەش بەکارهێنانی تەکنیکی پۆمۆدۆرۆیە ئەمە شواتە ماوەی خوێندن و سعیکردنەکەت بەشەکەیت و لە دوای هەر بەشێک پشوێکی کورت وەرەگری بۆ نمونە بە مۆبایلەکە 25 خولەکەگری لە 25 خولەکەیان نەبیر لە هیچ شەکەیتەوە نەبۆ هیچ شتێک هەڵەسی تەنها و تەنها دەخوێنی دوای ئەم گژمە کورتەی خوێندن پشوێکی کورتی 5 بۆ 10 خولەکی وەرەگری و دەست پێ دەکەیتەوە دووبارە بەم شێوەیە هەم زۆر ماندوو نابیت هەمیش سەرنجت پەرش بڵاو نابێت هەروە بیرت نەچێت کە خواردن دەکرێت کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر سەرنج و توانای وەرگرتنی مێشکە هەبێت هەوڵ بە خواردنی تەندروست بەربام بکەیتەوە و میوە و چەرەسیش پشت بێ بەخە بۆ پارشێویش هەستە و گەر هیچیشت بۆ نەخورا پەرداخێک ئاو بخۆرەوە چونکە گەر جەستە وشک بێتەوە ناتوانێت بەو پەڕی توانای خۆی و هەڵسوڕێت تۆی قوتابی وەک پەرستش لە خوێندن و تێکۆشانەکەت بڕوانە لەوانەیە بڵێ ڕەمەزانە لە بەرەوەی دانیشم پەرستش بکەم دانیشتم پرسیاری بیرکاریشی کارەکەم وە سارد بیتەوە بەڵام ئەوە بزانە کە خوێندن و هەوڵدان بۆ دەستکەوتنی زانست و زانیاری بە ئامانجیەوەی لە داهاتوودا کارێکی شایستەی پێ بکەیت و یارمەتی چواردەورە بێ خۆی لە خۆیدا پەرستشێکی گەورێ بە هیوای ڕەمەزانێکی تەندروست بۆمتە ئیشڵڵا هەمیە فۆیدە ئەش ئاخفتنی دکتۆر هەلوستی وەرگرتوت ئەو کی بیتوێ ڕاستی قەرەباڵق هەمێ جارێ یەش هەمیاش یعنی یەش من قەرەباڵقتر کێ مامۆستا ڕەوانە ئەتیلو چێ دەری مامۆستا ڕەوان بەرنامەی پۆشیفی بەردەوامە ئەم بچینە بەشی دوێ میهوانێکی گەلێکی عەزیزمێ هەی جۆرە دوێە میهوان بت کۆچۆ مامۆستایە جۆرە دوێە ئەوژی خودە حەسکە جۆرە دوێ و بابەتێکی گرنگ مێ هەزار جارێکەش بێت و هەر لێ بێزار نەبێت. والله مەجلسەوە یا گەرمە خۆشە. بێجا ئەفشەوە گەرمترە زۆنش بەرچێ ئەو و دیال مامۆستایەوە دی زێدە برۆدەرێت یکەم و تشتێت نۆ بینەوە دەستیان زۆرە. بەس ئەو بابەتێ ئەم دێ بەحەسکین ئەت ئیسلامێدا ئایا هەمی تشت بێت هاوەکی گەلە جوان بشن هەمی جددیات و عیبادات و قورئان خوێندن و چزانم شولکردن بۆ ئاخرەتێ یانژی مەجاڵی هەندێکی تێدا هەیە سوحبەتێت خۆش هەواڵینی برادرێنی کەیف و سەفا مثلا پێغەمبەر صلی الله علیه و سلم تبسم و کەفی وجهك كصدقه اخو هر تو صوبينو كيل برانبري هەواڵێ خۆ ئەوە ڕەوانجی هەرێ پێت کەنن ئیشڵاو هەمی بوو تەخیر من ئەو کی وەلد کتەکەنی مامۆستا سەلیمە هەموو بڵاو تەنجێ خۆ بلا هەمامە بە ئەمژی بکینەکەنی دیال یا خۆ بەخێر یا خوا بەخێر. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. ورحمة الله وبركاته. چت بێژنی چت بيجني بكده بخيراتي سرچو باش شەوێت و باش پاشی بێت و باش باشي بتبو انا في خدمه بجان السلام عليكم سلام علیکم يا اخوة بخير تمام او على اساس يك دي انا ديتي بخير دو ساعات فيكو برو معنا دەکەێت ها او تمثيل يسوي دو ساعات فيكو خی گەورە سەلامەتتان کام ماشەڵڵا بەخێرێ برا. بەرنامەکەتان سەربەرز بن یا ڕەبی چاوی منێ. زۆر تایبەتی خۆی هەیە بەڕاستی زۆر خۆشحاڵین لەو بەرنامەی لەگەر برای بەڕێزم کاک ئەیات پێکەوەینە کاگڕوان طبعا ڕیکلامی لە بۆ پوشی مبەڕیدەی بکات بە چلەی زستانێ کابرا دەبا بەس نییە بەس بری ئەوە نیە بری ئەو لاقیتە دەرێ ئەو لاقیتە ئەو هایە کابرا دەرێ دۆم بینە والله ئەو ڕکلامەشی مهم بوو لە بۆ ڕوانی.
گوتی کابرا کەری عاشقکەری دەبردا مەدانێ نەدەفرۆشە هەر دەست و هەردا گوتی ژنەکە گوتە ژن هەیە زیرەکە بڕاستی هاوکاری پیاوەکەیە گوت پیاوەکە لۆ من لێگەڕێ ئەو جارە چ بکەین گوتی کەرەکەمان لارە ناڕوە دەغەزری هیچ ناکە گوتی لۆ من لێگەڕێ گوتی یەکەشی داوەتکە ئەگەر کەرەکە نەفرۆشە بیهینەوە مارە بێت وەرە بچین نانەچی بخۆین گوتی هینایەوە نێوڕانێ نانیان خوارد گوتی ژنەکە گوتی پیاوەکە تو باشە ئەو مامزەی بفرۆشی ئەدی چ دەکەی بەخۆت ئەو مامزەی بفرۆشی ئەدی ئەمە ئیشمان کارمان هەموو لەس ئەو مامزەیە ئەو زۆر ماتی کرد گوتی کابرا گوت دەمەوێت ژنەکە دەگوت نا کاکە مەفرۆشە گوتی نا وەڵا هەر دەمێت ڕاست فرۆشی بالفعل يعني دەوری هەیە شتا ئەو هەیە شتا ئەو هەیە حتما بجماعة مصطفى طبعا قال أخف نيت خويت خوش بابتي ماي جرين كي أفشفت قالتات قال جنابته خد حس كده مع مستعد جيب دنجي خويا خوش ده مجلس الرئاسة تلقى مشكلة نية تيدقي أو تسي أو تيدقي يعني بيكمو كردي كردي وفرنسي قصير نا والله زور تيدقي ما بابتك تانقوت اللي سأوي زو كاد نا والله اشتش كده كين قصير كمان دريم بترجمك والله كاك يلا كاك مو ده معلومة كلا بين سليات هو تفسير برام تفسيري قرآن ده كانك تفسيري قصة كان نا مقصد بدنك خوشك إيه استكاكا بله لناو إسلام مثلا هاتا كذا مجالي أو اتداهي قصي خوش بكري وصحبة وبيكنين وقالتا يعني أوانا لدروي إسلام يعني شون بلهم جناح لسرمان أجر بيكي طبعا بيغمبري خوا عليه الصلاة والسلام بسر كردي خوماني دزانين أما دبي بقرينوا بوجياني بيغمبري خوا عليه الصلاة والسلام هتا استا بيجي كده خو بلنكا يعني هندك دنگ درس كوا كاكن داس خوش پیغمبری خوا عليه الصلاة والسلام پیشنگ و قدومان دگرینو لبو سردم پیغمبری خوا عليه الصلاة والسلام پیغمبری خوا کاتێک لە ناو سەحابەکان بووە یان سەحابە لەگەڵ پیغمبری خوا ژیانیان کردیە حتما ئەوەی کە پیغمبری خوا عليه الصلاة والسلام زەردەخەنەی پیغمبری خوا ڕووگەشی پیغمبری خوا وای کردیە خەڵکی کافر مسلمان بووە ڕووخۆشی پیغمبری خوا عليه الصلاة والسلام وای کردیە ئەو سەحابانە لە دەوری کۆ ببنەوە يعني حتى الصحابة كيزاري تيجي باسم كردي الصحابة هبو بناوي نعيمي أنصاري نعيمي أنصاري پیغمبري خو عليه الصلاة والسلام كاتق لدور نعيمي أنصاري دديد پیغمبر ده متساوي سور دبو بيدا كاني قصي خوش بوا دائما حتى أو كاتاني كبيغمبري خو عليه الصلاة والسلام عادز با يعني كششي هبا مثلا بيري زور هابو يعني عادز بو پیغمبري خو عليه الصلاة والسلام نوعی ئەنساریان دەنار دەیان گۆ بڕۆ دڵی خۆشکە دوو قسەی خۆشی لۆ بکە با پێغەمبەری خوا پێ بکەنی هەتا پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام پێکەنێت دانەکانی بەدیار کەتێ نوعی ئەنساری سوحبەتی خۆش بووە قسەی خۆش بووە ئەو بابەتانە هەبووە یعنی ئەوە هەمووی لە ئیسلامدایە ئیسلام بریتە لەوەی کە دڵخۆشی فراحی ئەوەی ئەو پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام ئەوەی بەداخەوە یعنی ئەوەی ئێستا کە زۆرێک لە برایان و بانخوازەکان ئەوەی کە دەیکەن اگر پیغمبری خوا لەو سەردەمی بیکرد بە ئەو سەحابانە لە دەوری کۆ نەدەبوونەوە حتما ئەو پیغمبری خوا عليه الصلاة والسلام ئیسلام یعنی فراحی ئیسلام یعنی خۆشبەختی بێگومان ئەوە زۆر شتی تریشەیەکە باسی بکەین مثلا هەر با لەسەر ئەو بڕاستە مثلا ئەوەی نوعیمی ئەنساری خودێژە ڕازی بوو ئەوە بوو سوحبەت و پێکەنین و شتیوانە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەکرد یان قسەکانی ڕاز بوون بەڵام بە سوحبەتەوە قسەکانی دەکرد چونکە ئەوەش ئیشکالە مثلا ئێستا یەکێک نوکتە چی بڵێ بەڵام ڕاز نەبی دروستە نابی شتەشی دروست بکەی لۆی خەڵک پێ بکەنی ئەو شتانەی کە ڕوویدایە با بچینەوە سەر قورئانی پیرۆز نیوەی قورئانی پیرۆز کەمتر لە نیوەی قسەیە بەسەرهاتە ڕوویدایە پێشترێ ڕوویدایە لە قورئانێ باسکرایە ئەوەی کە باس دەکرێت ئەمن کە بخۆم ئێستا مەسەلەن هەندێک شتێک کە باسی دەکەم ڕوویدایە واقعیە شتەکان ڕوویدایە نەک دروستی بکەیت چونکە دروستکرا و شەرعی نییە با بڵێن خواستە درۆبی ئەم زۆر زاشتەکان باز دەکەم خەڵکە کێ ینی دڵێ ئەسڵ و ئەساسی ئەمن ئەو کشتانی کە دەڵێم شخصەکان وجودیان هەیە هەمووی مەسەلەن ئەتوو شتەکەت بەسەر هاتیە لۆم دەجێڕیەوە ئەم بەخۆم بەسەرم هاتیە یان کەسێک کە شتانە ڕوویدایە بەس ئەوەیە لە زمانی تو خۆش دەیجێڕیەوە مۆزوعەکە طبعا زۆر مهمە ئەو نکتەی ئەو بری ئەمنیش بریم وڵا کەس پێ ناکەین بەس نکتەک ئەو بری یەکسەر ئێستا هەم بینەران هەم ئەمنیش وەڵڵاهی چاوەڕێشتەچین دوادینەوە باسەکە بەس مۆزوعی ئەو پیرێژنەی چییە چەند پیرێژن مۆزوعی پیرێژنەکەی طبعا برایە گوتی لە ناو ڕێمی بووم تی دانیشتە بووم
پیرێژنە کات گوتی ئەوەلی هات بە گارەگار بوو بەرە ڕۆرە درم هەرچی ناتانم بە قورعان پێم ناکردوتی ئەو حەقسەی دەکرد دیار بوو کوڕەشی لەگەڵ گوت کوڕەکەش هەدەی دەتوەرە کەلا ناتانم گوتی یەک هەستا لە پشتە من گوت لە پشتە منیاندانە ناوڕێمی ئەو برای پرسی گروازەیە دانیشتە بووم وەڵا گوتی پیرێژنەکە لە پشتۆ هەدێ ئۆی درم هەرچی ئۆی درم هەرچی ئۆی نازام گوتی ئەمنیش گوتم دیارە هەر بەخوا بە گارەگار گوتی ئیسەم نەکرد گوتی هەستا بۆ لە پشتە من گوتی دەمنام دەگوت ئەوام دەکرد ڕاست هەدێ ڕاگرە کاکە لێرە دێمە خوارێ سایەخش هەدەڕێوتی کوڕەکەش لەگەڵ دەگوت دانیشە دەڕاوەستە سەبرەکەتە بی کورە درم هەرچی وەڵا گوتی کاتەش ڕاست گوتی ڕاست گوتی لە سەری من ڕوو کرد ئەو نەفەرە پرسی هەموو گروازەیە گوتی کارە ساتەی گوتی لە سەری منی ڕوو کرد گوتی وەڵا کاتەشی گوتی ئیختیارێک لەو لای گوتی ئۆ یەڕۆ هەربی لێ هەردەستی وەڵا گوتی وشی گوتی هەرمی لێ هەردەستی گوتی ئەمش ئەو هام کرد کاکەندرێ گوتی ئەو هام کرد گوتی کەرەوزی خوارد و کەرەوز گوتی کەرەوزەکەتە ناو دەستم ئاو نییە گوتی ئاو ئەبێرم دەهاتە خوارد خەتایت بوو لۆ دەری پیرێژنەکەی بجێڕەوە ئەرە وەڵا ئەوە بوو گوتی نییە گوتی ساواری خوارد بابزان بەسە تاوا کاکە بەسە ساوار سۆرە بەسە بەس ئەگەر ئێستاوی لێدێ دڵتان خۆش بیاڕبی تەمانەوە شانە ڕوویدایە زانی ئەو ینی ئەvەیە خوشە مەسەرەنها شتێکی ڕۆستیە بەس مامۆستا ینێ ئەvە هەمیە بسەری خەرکیوەتینی بۆتی تام تێنە بەحەسکرد ڕەنگە مەبەری نوکێژی گوت ئەس بێ مەوزای بەحەسکم ڕەنگە تام دانەوێت طبعا ئەو کەسەی پێ دەکەنی لێکۆڵینەوەی بابرێن زانستی لەسەر کرایە دەڵێ خلالی 24 ساعتی ئەو کەسە یعنی هەستی پێ دەکا دەرونیان مرتاع دەبی دەرونیان خۆشحاڵ دەبی هو لێی دڵی مامۆستا ڕوان هەردا مرتاح و دڵی خۆش من پێ دەکەنی ڕێرە بۆی دەرم هەرچی بەس بۆی ئەوە بووی هەرمی لێ کاکە دێ دەگوی مام عازر گوت ئۆ هەرمی لێرە دیارە سەرما بووە حاجی و دیقەتی دایت نازە فرسیلور فەقیرێ ئەو بەخاوێن دەکرێتەوە ینی خۆت بینە پێشساوی ئەو کابرا کاکە توانای هیچ مینە پێستای خۆت ئاوی لە چێ کوی ینی نازام وڵی کارە مینە پێستای خۆت لێگەڕی سەرتاش باسمان کرد بینی تو مامۆستایەتی برادایەتێکی زۆر بەخۆ تێماشڵە یاڕەبی هەرەوە دڵتان خۆش کاگایات مامۆستامە ئەمە سەرەتا ڕاست مامۆستاتە ماسەرەن لە هوەر لە هوون برادێتتان کو دەستی پێکرد دەسەرتا سەرەتای دەست پێکردن ئەمن کە چوومە مزگەوتێ ڕاستی یەکەم جار لە ئەوەی دەستمان پێکرد لە مزگەوتێ چێوەڕنی لێت سیارێک نێتە ژۆری هی خود نەبی چوینە مزگەوتی یەکەم جار کاگایادم ناسی طبعا زۆر خزمەتی هوەری کردیە کاگایات پێویستە زۆر ڕێزی لێ بژێ بڕوا بکە یعنی لە ماڵێ جاری وا هەبوو لە مزگەوت شوێن نەبوو دەچوین لە ماڵێ دەورەی دەفی دەکردەوە دەورەی ئاواز و دەورەی مەقامات و ئەو شتانەی دەکردەوە لە ماڵێ غورفەشیان هەبوو لە مەغزەم بوو بابی هەزار ڕەحمەتی لێبی بابی پیاوەشی زۆر نازدار بوو دەهات هەموو جارێ ینی دەفە دەنجی دێەوە قەت عادز نەدەبوو ینی دەهات دەستخۆشی لێ دەکردین ئەمن ئەو بەو شێوەی جەنابی ئیشی کردیەوە ئەو کاتیشەوە ئەمن زۆر خۆشحاڵم لەگەری تا ئێستا شەر بەردەوام دەخوای چیە مزگەوتێ بووە برادری مامۆستا ئەیادی کوو بوو مەوزوعەکە کوو بوو ینی ئەوە نیە وەڵڵا سلام عەلەیکوم یا بابینە برادەر و تەواو طبعا سەرەتا ئەمن بە سرودی گۆرانی بوو کاتی خۆی کاگ شیبانجان گۆرانی بوو گۆرانی دەگوترا سەرەتا گوتیان لۆ نایە مزگەوتێ و لە مزگەوتێ تیپی سرود و ئەوانە هەیە لە مزگەوتی شەهیدین کە چوینە مزگەوتێ گوتیان هەموو جەماعەت دانیشتبوون گوتیان ئەوەش دەنجی خۆشە و ئەوە باشتومە بەس بەڵێ یەکەم شت گوتیانم شتەش بیرە مش نەمزانی مەسەلەی گۆرانی و سرود جیاوازی هەیە هەر کەسەوە شتێکی گوتیان کابزانین دەنگت خۆشە کاگایە دوان پرسیان گوتم باشە شەرم و شتم نەبوو برەی مەلەنجی وەڵڵا ڕاست گوتیان کۆرە ڕاوەستە گوتیان ئەوە نابی گوتیان ئەوە نابی خەڵەت لیدایە بەس ئەوەی دەزانم طبعا ئەو کاتی ئەوە بۆ گۆرانی شتانە هەبوو دوای الحەمدوللا بە سرود لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو شتانە دەستی پێ کرد قەت لێکی تووڕە نەبووینە
باوەڕ تا ئێستا لەخوای بەزیادە تا ئێستاکە ڕۆژە درمان لێکتر نێشە ئینشاءالله هەر تا ئێستا شار بەردەوامی لەخوای بەزیادی ئینشاءالله هەر ڕۆژ ساڵ. ئەوە هیچ کەس لەوی تووڕە نابی ماشەڵا زۆر نەرم و ینی بەخاترە لەوە شەر تووڕە نابی دەزانم لێی تووڕەبی بە دوو قسەی خۆشمەوزوعەکەی چا دەکاتەوە بۆ مەسەن یەکێک لێت تووڕەبی بە قسەی خۆشببینیەوەەوە مەسەنە لەگە خێزانت با بچینە ناو خێزان بەڵێ مثلەن ها لێک عاجز بوون و توزانم خواردنەکە بەدڵێن لێک عاجز بوون و تۆڕە بووینە دوایە بە قسەی خۆش بینەوە بەڵێ من لێرە سڵاو و ڕێزم هەیە لە بۆ خێزانم سڵاوێت ئەو لە من باشترە ئەم زۆر زار تووڕە دەم ئەو ئاشم دەکاتەوە ینی ئەو لەگەرم پێک دێتەوە سمە قسە خۆشی هەم لەوی لە بۆ مابیتەوە نەوەڵا ئەو زۆر زار بەس قسەی خۆشی لۆ دەکەم زۆر زاری وا هەیە مەسەن دەچینە بازایسن شوێنێکی زۆر پێ دەکەنی مەشهدەشی دەبین شتەشی دەبین قسەی دەکەم پێ دەکەنێ وزرێ بەسە قسامەکە مامۆستا ڕۆژێک لە دوکانێ بوون کاکسەریمش لە دوکانێ بوو مامۆستا شێرزاد تا شێرزاد عازب کەمانە و ڕێزمان هەیە لەوەی شێرزاد چاوشین هەندێک کشتی گۆ و ئەوە هەر لەو کاتە تەقلیدی کردەوە ینی هەند بە خۆش تەقلید دەکردەوە و تووڕەش نەبوو عاجزی نەبوو لە هەمان کات شتی دەگۆ تەقلید دەکردەوە تەقلیدەکە زۆر خۆش دەکردەوە کوو بوو بەڵام من لە دوکانێ بووم شتی فارسی دەگۆ دەگۆوەرن مەقاماتانە بخینن هاتە دوکانێوەتی ئەو مەقاماتان عینەگەشت چاوی بوو ئەو مەقاماتانە بخینن تی مەسەن لە بۆ نمونە کاگاد ڕاوەستا بوو ئەویش لەو لایەوەتی کاگاد دەست لە ئەو مۆبایلە وازم مۆبایلەشی دەوێت وڵای تەوا بوو بەتی وشتەوا بووتی ئەیاد ئەو مۆبایلە بە چەندی وڵای گوتم نەمگۆ کەمان مامۆستا ئەوەت بلا ناوبڕێکی بدنێ مامۆستا بێجارێ تشتێکی خۆش سرود دەکەیبەت کەیفۆتە ویە نزانم کۆ بخۆتی فەقا بڵێ بڵێ هیچی نەگوتی کاک سبرێن بەس قسەی کردیە باشتەشی برێ یاڵە مادام تو وەرە جهێوی بەس وەرە جهێوی بەس بێت تو بمانە کتۆ بێژێکە تۆ تێ جهێوی لە خزمەتم نوکتەکانی وی دەشێ لە جێوی لە جێوی نوکتێ زۆر لە گوتمیویتان چ بوو کاک ڕۆژگار چ بوو شتەکە تەواوە بەدڵتە تا یاڵە کاک ڕوان چ هەم بڕێن والله ئەو دەفتەرە ئەو دەفتەر سەحری هەموو شتە چی تێدایە بینی خۆمان بی ئێستا ئەمنیش بێنەوەی دەتوانم شتە چی لێم مایکەکەی دەفتەر هەموو نووسرایە کێشە نابی ئەگەر بە کۆرس لەگەڵی بڕێتەوە ماکەکەیت کەش بین تێ ئەولای گە حەز لێ کۆرسەکە لەگە دەڵێمەوە کاک عەبدوڵڵا کێشە نییە کە مایکەکەمان ئەتو کورسی بڵێ ئەمنیش دەڵێمەوە بڵێەوە هەمووتان لەبەرتانە یاڵڵا صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم
وسلم طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله دا خۆش دەست وای ئیشڵڵا خودش ڕۆزی وی دەست خۆش بیاخەوە هەمی بەهرەیە دەف مامۆستا دەنگی خۆش و سوحبەتێت خۆش و مامۆستا نیامەتە خۆشەویستم نیامەتە خودی هەمی مەحبوب بەسەر هاتە چ خۆش تێ لەگەڵ هیچ کە بیر نایەتەوە جگە لەوەی بەلەنجە و چێ مەرەنجی بەرەنجی ئەمان هەنستی خۆش خەم بجێرمەوە چی ناجێرمەوە پێکەوەینە خی گەورە سەلامەتتان بکات تەمان کاگایات ئێستا بە حکمیەوەی سەرقاڵی ئیشی دائیمەن ئیشی مۆبایل و ئەوانەیە زۆ اسمە دوکانێ زۆ تەماشای دەکەم پێکەوە تووشی ڕوانی لۆ و باشە لەوێ بەس ڕاوەستی دەمنانم ئەو مۆبایلە وەرە ئێرە کاکەوەرەوە جێ خۆت توخسان دەکەی لای برادەرەکەت توش هەردووکتان لێت ئەگە گۆرانی مانگۆ دەسینێکی سرودتان گوت دەستنەوەیم دەر جەهاز مامۆستا سەلیم دەڵێ ئەگەر بە ناوی من بینێ لای مامۆستا یادی سەتات دەداشکاندن ئەوانە هەیە بەس ئێستا من بە ناوی بێم هەر بە خۆت بەناوی خۆتەوە ناکەن بەناوی خۆی ئەمنش بەناوی وی هەردوو کارێم دوو جار داشکە ناوی خۆشە ئەزن ناوەڵە مێ مۆبایل لێ ڕاست با بدات خۆشەویستن زەنا واللهی دەستان خۆش مامۆستا ئايات هونەر هەر وایە ها خوب بژێوی ژیان پەیدا ناکەی لە دەبی ئیشی دیکەش لێرە وایە بەخود مەسەنە چەند ئیشت کردیە هەتا ئێستا چکە ئێستا خەریکی ئەو مۆبایل ئەو وڵای من بە حکومیەوەی قوتابی پەیمانگە هونەرە جوانەکان بووم دوایە چوومە کۆلێژی هونەرە جوانەکان هەر سەرقاڵی خوێندن بووم ئێستاش ینی مامۆستام ماوەیەک لە چالاچ قوتابخانەکان بووم لێش هەر کاری هونەر ینی ئیشەکەم وەکو دیراستەکەشم هەر خوێندنی هونەر بووە ئەنی ئەوە بوو کە توانیتم بەردەوام ئەگەر ناتوانانی لە وڵاتە ئەنی بەردەوام کاری هونەری بکەی ئەگەر ئیش بکەی و بڵێن هونەریش بکەی بە حکومیەوەی کە ینی دیراستەکەم خوێندنی هونەر بووە لەبەرەوە توانیتم بەردەوام بم بالفعل ینی لە وڵاتان وانە ینی نمونەکی بەسیط ئێستا لەو تورکیای کە تەنیشتە خۆمان یان خود لە ئیران ئەو نزیکن ئەوانە لە سەر سنووری خۆمان با بڵێ ینی هەر هونەرمەندە کە گۆرانیەک تۆمار دەکە فراکێک تۆمار دەکە لە هەر رادیوەیەک چەند رادیو هەیە با بڵێن تو بە ژمارە دانێت با بڵێن 50 رادیو 100 رادیو هەیە لە وڵاتە چەند تیڤی هەیە لە وڵاتە بەرهەمی ئەو هونەرمەندەی کەدا دەبەزێنی بە چرکە و بە سانیە لەوەی حسابە دەستەر حسابی بەڵام لێرە وانە لێردەی بە خۆت بچیت بە سیارە بچی بدێت تەلەڤیزۆنەکە ها ئەو بەرهەمەکەم تۆمارکردێ دایبەزێنە لێرە ئەو ڕاستی ئەو احتیمامانتە نییە بە هونەر ینی بە هەموو بارەکانی دیکە نەک بەس هونەر بۆیە ناتوانین هونەرمەند وەزشوان با بڵێن شێوەکار هیچیان ناتوانن بەو هونەری کەیانە بژێوی ژیانی خۆیان دابین بەداخەوە مامۆستا سەلیم
ئەوە جەماعەت لە دەرێ خۆمان برادر و سکیوریتەوانە گوتن خواوی لێ پرسەی کە لە تازیەکی بوو شەڕ دروست بوو بە شەڕ هاتن چ بۆ مەوزان نەمزان گوتم چییە کاکە لەم شەڕەکەم بە جوانی لێ پرسم گوتە هەر ئەوەندەی پێ برێ ئەوە سلفەکێ دەزانێت چ بۆ مەوزان لە تازیەی بوون بە شەڕ هاتن نازانم چ بوو خەر زۆری تازیەی طبعا ئەوە برایەکمان هەیە کاگ مەلا خالیت لە مناسبەی تازی ئەوانە بەشداری دەکرد پێشترێ وتی چوومە پرسەشی بەشداریم کرد وتی داشی ئەمری خوای کرد بوو برایەکیان دیارە تاخیر بووە زۆر تاخیر بووە تا دێتن وتی ئەمەش پرسەکەماندانە لە مزگەوتەشون وتی خەڵک لەوێن دەرە دانیشت بوو زستانە سەرمایە سۆبە پێەیە وتی هاتە ناو مزگەوتێ کەم قورئانم دەخوێند وتی هاتە ناو مزگەوت وتی اختیارێک دەتەنیشتم دانیشت لەسەر کورسی دەگوت لاقم تەواو نییە لەوێن دەرە بوو گوتی هاتە ناو مزگەوتی وتی داکەم مرد داکەم کوردا مرد کالە گۆ ڕاست سۆبەشی برنگ باریدادا شاپەشی لە سۆبەش کە دان گوت سۆبە نییە بە ئاگر و لۆ مامعازەکەی چۆی لەسەر کورسی ڕەوت مامعازی گوت لاقم تەوانەوەی خۆی بە من دادا گوتی خۆی بە من دادا ڕاست هەرا گوتی هەرا گوتی ئەو چوە دەرێ طبعا ئەوەی لێ بۆ مەسەن خەڵکی تکەی لێ بۆ برین خاوەن پێداویستی تایبەت ئەو گوتی لەو لای بوو گوتی خارک هەمووی هەردەهات مەشهدێکی سینەمایی نەیدەتانی گوتی تەماشا دەکەم بەس ئەمن دەمینێم و خەڵکە هەمووی هەردێ گوتی هەندێک ئەویان گرت بوو گوتی ئەو هەر شاوی لە سۆبەیتدا هەرچوو گوتی سێ سۆبە بوو گوتی بۆ یەک دوو کەر و یەک ئەوە گوتی عالەم هەمووی هەردا گوتی ئەمنی ژۆڵ گوتی خۆم خڕ کردەوە گوتی بەس ئەوەندەم کرد گوتی لاقتەکەم پێ گوتم ڕەحمەت خواتان لێ خۆتان قوتارکەن پیا و پیا خۆی قوتارکە وەڵا گوتی لاقتەم لاقتەم فڕێدا گوتی یەڵە کاکە گوتی هەر بابا بوو گوتی هەردە هاتە دەرێ گوتی یەکەچی لێ بوو جەمەدانی و قاتەشی کری لەبەر کرد بوو گوتی ئەویش نییە وتی ئەویش بە جەمەدانی ئاگری دەکوژاندەوە بۆ نەفت و ئاگر و سۆبە دەگوت گرم ڕمبەی داهات ئەوە بوو ئاگوتی ئەوە تازیە ئەوە لە تازێ زارش گوتی لە تازێ بووم گوتی گەرمایە طبعا گوتی مبەڕیدە پێیە گوتی ئەوانەی قاریەکانیش دایمەش قورئانی دەخوێن بڕێک هەناسەی هەردەشێشن گوتم گوتی مێشک لەگەم مبەڕیدەی هات گوتی مێشک لەگەم مبەڕیدەی هات گوتی ڕاست گوتم گوتی چۆ ناقورگم ساحیبەیە گوتی هەر لەگە نییە گوتی ئەو خەرک چاوەڕێ قورئانی بخوێنم گوتی ئەو هام کرد گوتی مێشەکەت سوێر ناقورگم گوتم گوتی ئەو عالەمە زراویش وەڵا گوتی باش بوو گوتی هینامەوە مێشم هیناوە گوتی تەفنیش بوو مرد بوو وەڵا گوتی ئەو خەرکە زراویش ئەحمەد چوو فەقیری ئەحمەدی بینەوە ئیشڵا خودێ بخێر بنوێستە دوان ساعەتە شەوێت خێرۆنە مەلدەسپیکیشی گوت طبعا برادرشکەمان هەمی ڕاستن برادرشکەمان هەیە کاک ڕوان جان قورئانی دەخوێنی دەستە قورئان و قورئان خوێندنەوەوانە با ناوی نەینم خوای گەورە سەلامەتی بکات کاگا دێناسی یەکەم حرفی یەکەم وەڵا قورئانی خوێندبوو لە تازیان بسم الله الرحمن الرحيم سمع بيا لاقيته مش بيا پشتم خورا پشت گوتی ئەوام کرد خر وتی ئەوانەیە نییە ئەوانەی تازە گوتی هەموو گوتیان چیەوە وەڵڵا نەمکوژانتەوە لەبیری کرد ئەتۆ پشتت بە لاقتەی بە مایشی لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم ئەزە بێدیە کچێکی کۆدە بدمە جەماعەتە چونکی لە هەموو ببتەنەوە بڕێک کچێکی حتى بس هكا وصف مرو فرونت كيد خو باقش كتا كنا دەستەکان خۆش عەفوەن وەڵا ببوورە ئەوە کا وەڵا لەبیرم کە چی پێدەڵێن کاک دێ ئەگەر زانیت دێ کادەکم دێ زارەکەت گەوت بە کۆدێت خوڕمێنە هەمووی بزانم کادێ وەڵا قورمانەوە دەکات کادەیە قورمان وێران دەکات لەسەر کادەی سێ قورگی ئەی نوکتەی دەری خۆچنی ئاهتیادیە کامێرەم لەسەر نییە خۆ کامێرەم لەسەر نەبی فرێتمە پشتەوە ئارەساس خواردمە چی مستەر بینی ئەوان وەرەقەوەرگری کۆدەژی بخوا کاکە ئابرا
شان والله جماعتي كنترولي بلو تامين جواب ئەوەی باوەڕ قايلو تاندين وعد ئەوەی بەرەوە دوای دەخوا دەبەر سرودی ما والله ئەوە قورگم ئەوە دەکا کاک عفوان داوای لەمون دەکەم بەس دوایە خورمایەکی دەخۆم ايتوها ئێستا خويا نا دوایە دەست خۆش دوایە دەخۆم شتا چی خۆشترت بدەمێ قورگت قەت تێک ناسی ئەو چییە کرد ئەو والله ئابزە دەست خۆش بی بەڕاستی قورج تێک داگات لێبی هەدی بۆم قەزوانە قەزوان قزوانە قورگت وێران دەکا ئەوە قەڵک لە کاکندرێن جارەکەی تێ نەم خوارد قەڵک ئەلێرە وچی مێشەکەی نەدەڕۆی ئەو گوتت ئەمە چی پێ دەڵێن بەو ئەوەی قزوان ئەوە بێمکە بێمک بێمکە ئەوە لە قەزبانی گچکەترە دەنگەرچی زۆر خۆشی هەیە سەداوە ها مایکەکەی بۆ پێش موسیقایە خۆشتە دەبی ئەخر ناکرێتەوە ئەو دەڵێن تەقلیدی و خواردنەی نا وڵات حەز ناکرێتەوە باسە تەقلیدی ئەوەت کرد ماسی ئەو مامۆستا هات بۆ لای مامۆستا شێرزاد مامۆستا شێرزاد چ کەساتێک هەیە هات زوو تەقلیدی کرد بزەوە تۆ چی مەشهورە نازم بەخوای برم چێ هەیە وڵی هەیە زۆرە بەس کاک نایفی خۆی قەزوانی دەخوادرێت ئەمە چێ هەیە ئەتوو هیچی وەی نازانی بەفکری بینیەوە وڵا زۆر شتەیە بەرێ وڵا بەفکری بینیەوە طبعا بەخۆی پێکەنین ئەو کەسێک کە پێ دەکەنی بزانە ئەتوو کە دێ ماڵێ شخصی وا هەیە لە ماڵێ لەوانێ کێشەی هەبی لەوانەیە مەسەلەن لە دەرێ سۆشیال میدیا هەر کێشەیە دەکەیە تەلەڤیزیۆن موسە هات موسە ڕۆی نەهات نەفت ڕۆی نەهات ڕۆی عێراق ئەوە یعنی خەڵک لە فراغەشی هەیە فراغەکەی چییە دڵخۆشی پێکەنین بڕوا بکە تو دڵی یعنی بچووکترین بەخشین ئەوەیە ئەتوو دڵی کەسەشی خۆش بکەیت کە بیری پێکەنین دەکات بڕوا بکە کەسێک یعنی لە بازاری ئەمنی دیت ئەمنی ماس کرد دۆخی لەگوون مامۆستا ڕبی خوا خێرم گوتی نەخۆشم طبعا والله زۆر بێوەزع بوو گوتی نەخۆشم والله گوتی 6 ساڵیش دەبی ئەمن پێ نەکەنیمە بەدڵی خۆم بەس گوتی دادەنیشم دەگوت شەوان لە دیار ئەو ڤیدیۆیانە دڵ خۆشکردنی ینی ومێدەکمان ئەوەیە کە بتوانین دڵی خەڵکی خۆش بکەین چونکە ئیسلام بریتە لە فەراحی بریتە لە دڵخۆشی ئەوجا هەلۆ خۆشی گوتی کۆمەڵە گەنجەک کاگڕوان گوتی کۆمەڵە گەنجەک دانیشتبوون گوتی دانیشتبوون خەزەکە چلی کرد چ لەسەر نووسی بۆ ئەو زۆر مهم ئەو قاقەزە بوو ئەوە دەبی سێ زەمن ناو ئاوێنەی چی گوتی کۆمەڵە گەنجەک دانیشتبوون گوتی مام عادەش لێ دانیشت لە خۆی گوتی دایانگۆ ئەو وەزعنیە نەفت من یەک پاڵاوگە 100,000 بەرمیل دەڕوا گوتی دەیگۆ ئەو وەزعنیە 100,000 بەرمیل لە یەک پاڵاوگە دەڕوا گوتی یەکەشکە گورە بابە و ژیانیە بە قورعان نەموچە هەیە نەوەز هەیە 100,000 200,000 بەرمیل دەڕوا کەس نازانی نازانم چ گوتی هەرای گوتی مام عایزەکە گوتی هەستا گوتی گورە بەرمیلەکانمان لۆ نادەنەوە فەقیرەی وەی زانی بەرمیلەوە دەڕوا بەرمیلەکانمان لۆ بینەوە خەمی بەرمیلی بووە بابم هەزار ڕەحمەتی لێبی ئەبدا بجەرمەوە گوتی کابرایەک لە گوندی دەگەڕا ڕوانجیان گوتی دەگەڕا قاز و مراوی و مریش هەمشتی دەکڕی گوتی ئەوەشی تۆڕەشی لێدا بوو لە پشتەوەی توێتەی گوتی لە گوندی گوتی ڕۆیشت قەدەری خۆی گوتی لە ئەوەچیدا لە ئاویدا ئاو دیارە جێک ئاوی لێ بۆ گوتی لێیدا گوتی چوو ئەولاتە گوتی سار پەر کوژاوە ئێوارەیە چ بکا گوتی زۆر فکری کردەوە چ بکەم گوتی کردیەوە نازانین چییە وەڵا گوتی ناو تۆڕی مراوێک سەری دەری ناگوتی پلاک 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 بە قورعان گوتی ئەوە دەرێ پلاک ڕوانجان وەڵا گوتی پلاکەکانم هیچ کردەوە سولفەکەم لێدا گوتی مراوی ماز دەکرد ڕاستی نامە پێشەوە ئەوجا هەندە شت هەیە یعنی خوای گەورە ئەوە دەکالەوەی قوتان لە دینی پلاک پلاک ئەوە نا با ببینێ با مامۆستا وەرە جێت خۆشە من دڵم نایە بەس شتەی خۆشمان پێشکەش کرد دوای با مامۆستا سەری ئیشەڵا ئیشەڵا مەگەلە توێنەوە بری مامۆستا یاوتەوە دەخۆزە لێرە وەرەڤێری و هەرەڤێری وەرە دڵی
پاشی زۆرمان پێ دای بسەران نازانم داوەت بکەینە الله خورمایەکە یاری صبحي دبيني والولي مخلوق لدورنا شيا صبحي دبيني والولي مخلوق ببلبل كردني صبحي أقرب بوايا باوريان دبوب محايا دقد نبوايا بو دنيا بلي مخلوق محمد رسول الله
اللهم صل على محمد ويش الله خودش ترى ئەوش گەشتێک بوو بەنێو والله خۆش وردە کۆنەکان 4 بین 5 بین چند بین سوار بەرهەم ماشاء الله خۆش بۆ ئەو یادگاریانە ئەو کاتە هەموو یادگاری خۆی هەمووی کۆن و شعرەکان تامسێژی تایبەتی خۆی هەیە و هەم میلۆدیەکان قەت کۆن نابن بەڕاستی ئەو میلۆدانی کە لە کۆن گوتراوە لەگەڵ ئەو شعرە کلاسیکیانێ ئەو شاعرە کۆنانە بەڕاستی تاملێز چێژی تایبەتی خۆی هەیە و قەت کۆن نابن بەڕاستی هەروەکو گۆرانی ڕەسەنەکانی کۆن چۆن کۆن نابن ئەوانەش هەروە دەست خۆش بی سەلامت بێ طبعا دەستین گۆش خۆش بی بەری ئەم بینە دکری دەکرد ئەو بچی دەکرد بەری ئەم دەست بەرنامە بکەین ئەو دەفتەرە الڤیری بێەوە ماگوتیەوە دەفتەرە سحریەیە مەیەکش وەڵە خۆن یا طیبە یا طیبە یا ئەوە چەند قەدیم بووە لەوەخت وەبزەم سپێستون ئەوانەی لێ دەرەوە قەدیم ڕاستە و موبایل هات هەر طیبە بوو بۆ کە شوشە هات هەر طیبە بوو هەموو شتێک دەرکردەوە طیبە بوو هەموو شتێک جەنە کەڕامی ژەوان هەمووی طیبە بەڕاستی وەبزانم کرا کوردیش بۆ ئاخیرانە نازانم بە هەموو زمانە گوترای بە عەرەبی بە تورکی بە کوردی ماشەڵڵا تشتە گەرات خۆش ئەوە سایی لە توێ لەوەی مەوزوعی قازەکەی لێ بەشی دووەم ئەوەیە فیلمە بەشی دووەمی ئەوە چیە مەوزوعە ئەوە لە تازەشی بوو قش دانیشتی چوومە برایەک با بڵێن بابی ئەمری خوای کرد بوو خوای گەورە لێی خۆشبی هەر لەو ڕۆژانە خوافی پیاڕبێدا بۆ تیازم لێ بێندە قورئان وشتی بخوێنی ئەمنیش لە مزگەوتەکەی دانیشتن هەر یەک ڕۆژە قورئان دەخین یەک لە پشتەوە پەنجەرەی کردەوە دەیگوتە من وەیە زۆر باسیوی دەکات طبعا زانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر بچینەوە لە بۆ با بڵێن قسە خۆشەکانی سەحابە لەگەڵ پێغەمبەری خوا جارێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەبوبەکری سیدیق دادەنیشی خورمای دەخۆن ئەو خورمایی کە باشترین شتی سەر زەوی یعنی دروستکراوێکی خوای پەروەردگارە ئەو خورمایەیە بەرەی حەز لێ خورمایە کردەوەی دەست خۆش بڵای دوایە دەخۆم خورمایەکە ماشەڵڵا خۆش دیارە وەڵا هەناسا چێشانەوەی نییە طبعا گوتی ئەوجا و باسی ئەوەی کرد لە چێ بووین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بەڵێ گوتی ئەبوبەکری سیدیق لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خورمایان دەخوارد ئەبوبەکری سیدیق ناوکەکەی دەردەهێنا لە پێش پێغەمبەری دادەنا عەلەیهی سەڵات وەسەلام لە پێش پێغەمبەری خڕ کردەوە ئەبوبەکری سیدیق گوتی تەماشا خورمایەکە هەموو پێغەمبەری خوای خواردی ئەم هیچم نەخواردی ئەوتە ناوکەکان هەموو لە پێشەویە پێغەمبەری سەڵات وەسەلام گوتی ڕاست دەکا ئەو بە ناوکەوە دەخوا یعنی قسە خۆشەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام یعنی ئەو بەسەراتانەی کە ئەو کاتی ڕوویدایە سامن مەسەلەن عەزم لێ لە ناو یوتیوبی بگەڕێم ڕووخۆشی لە ئیسلام لێ دەدەی نایە مەسەلەن خەندە لە ئیسلام یعنی پێکەنین لە ناو ئیسلام پێویستە ئەو شتانە مامۆستایان یعنی زۆر خۆشە مەسەن خەڵک هۆشیاربی لەو بابەتەی باسی کاتێکدانی زۆر جار تەماشا دەکەی مەجلیسی ینی مامۆستایان مەجلیسی مەلایەن زۆر خۆش بووە مەجلیسیان خۆش بووە ئەمن فترێک پێش ئێستا کە ئەو مامۆستا فەقێیەکان ینی بەزمی زۆر خۆشیان هەیە ئەمن باپیرم بەڕەحمەت بی ینی فەقێ هەبوو ئەوانە ینی زۆر جار لەگەڵیان تێکەڵ دەبووم و ئەو شتانە مەجلیسیان خۆشە ینی قسەیان هەیە ینی بابەتی زۆر خۆشیانی ئەو تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ منداڵان یاری کردیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ منداڵان یاری کرد لەگەڵ خێزانەکانی وەرزشی کردی غاریاندا لەگەڵ عائیشەی گوتی وەرە غار دەمزانین چیانمان دەبینەوە ینی ئەو ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تێدا بووە هەمووی دەرس و پند و وانەیە لە بۆمە هەمووی بەسەرهاتی خۆشە هەمووی کۆمەڵێک شتی جوانە لە بۆمان مایتەوە باسی مامۆستایانی ئاینیت کردوانە لەگە مەجلیسی ئەوان چ بەسەر هاتەیە حتمما دەبی زیاتر بی یان نە مامۆستایەک گوتی لە گوندەشی بووم گوتی چووم نێژم لە بۆیان دەکرد خەڵکەکە گوتی سەبر دەچۆ گوتی تازە چوومە ئەو گوندەی گوتیان مامۆستا کەسێک هەیە لێرە گوتیان زۆر تەواو نییە ئەگەر هات یعنی عەقڵیان مەزبوط نییە ئەگەر هات پرسیار وشتی کرد خۆی تێمەگەنە گوتی چیشم پێیدایە گوتی عیشا بوو گوتی گوندە هەموو چوونە گوتی نێژم ئەمیش سونەتم دەکرد گوتی دیتم یەک لە پشتم دەهات و دەچوو ئەمیش نێژم دەکرد لە پشتم دەچوو ئەو لای و دەهاتەوە دەچوو ئەو لایە گوتی بڕە خۆم تاخیر گوتم بەشی دەڕوا
گوتی لە پشتەوە جێم لێ دەگۆ مەلا هاتاس بێنە نێژی پێ لە دیار ڕادەوەستم دەیگۆ سەلامدەوە پرسیارم هەیە وەڵام سەلامدا گوتم فەرموو بابە گوتی ئەتوو شافعی یان عنەفی لا حول ولا قوة گوتی إلا گوتم ئەمە لەسەر مەسەبی مامۆستایان و ئەمە دیمە لەسەر مەسەبی ئیمامی شافعینە گوتی ئەمن عنەفیمە وەرە زۆرانێ بکەین لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم گوتم کاکە بوينيا بڕۆ هەڕۆوە وەختی وەی نییە گوتی بە قورعان لێرە ناڕۆم زۆرانی تەمەشا دەکەم مزگەوت چۆ لە کەسی لێ نییە وی تەمەشام دەکرد هەرێم نابی گوتم کاکە ئەمش بوومە عنەفی گوتیان بوومە شافعی وەی لەوە عینادەی وەڵا گوتی هیچ عیلاج نییە گوتم کاکە وازم لێ بینە گوتی بە قورعان گوتی چوو دەرکەی پێوەدا گوتی هات گوتی ڕاست خۆی لە من وەردا وەڵا گوتی ئەمە لەگە خۆمان لە ئەوەی ڕفەی ئەو لایە کتاب و شتیدا گوتی کومبارەکە سوڕاوە دەم کورە ڕاوە گوتی ئەمنی دە سوڕان گوتم کورە بەس سەبر گوتی ئەمێ دەرمە هەموو تێکدا بەس سەبر گوتم کاکە من دەنگاومە تا توالێت دەسم دێمەوە گوتی هەر نەیەخا گوتی نانە گوتی وەڵا ڕۆیشتم کاکەێن گوتی چوومە دەرێ گوتی ڕاستچوومەوە گوتم خوایەوە چ بوو تووشم لا حول ولا قوة إلا بالله وڵا گوتی و نێژ عیشایە گوتی لۆس نێژی سبەینێ گوتی نێژ سبەینێ چوومەوە مزگەوتی تاقیم دەکرد خوایە لەوێ نەبی گوتی باش لەوێ نەبوو نێژەکەم لۆ کردن خادمی مزگەوتەوەی سەرپەرشتی مزگەوتێ دەکا گوتی لە هەمووی خۆشتر گوتی هاتێ دەرێ مامۆستا خوافت کە گوتم بەرێ ئەتووشی دەڕۆی ئەو دەرکەی پێوەدا ئەو شۆکەرە کاتە ژۆرە هەنسی لێرە وایە زانێکەر هاتە ژۆری ئەوێ هەموو شێوا بوو هەڵا گوتم هەر بابەوە تێبگەن لا حول ولا قوة إلا بالله العلي ڕەبی دڵتان خۆش بی خوای گەورە سەلامەتتان کات زۆر خۆشحاڵی لەو بەرنامەیە بەڕاستی خوای گەورە سەربەرزتان بکەی ئینشاڵڵا ببێتە توێشی قیامەتتان اللهم آمين و ئێمەش ئەوەی دڵی خۆشە نەخۆشە یان چێشەشی هەیە خوای پەروەردگار لە بۆی ئاسام بکە بەو شەوی پیرۆزەی خوای پەروەردگار بەبەر ئەو شۆمان بێخی بێتە ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام شەفاعەتمان لۆ بکە دڵی یەک کەسمان خۆش کردبی ئەوە ئینشاءڵڵا بێتە ئەجر لە بۆمان بۆ مەسەڵەن سەی خۆش لە بەهەشت هاتیە دەڵێ ئەگە کەسێک زۆر کە لە ڕەغبی دەڵێ مار بە قسەی خۆش لە کوێ دەردێ یعنی دوو قسەی خۆشی لەگە بکە دڵی سادەبتەوە یعنی بڕوا بکە من جاری وها بووە نەفەر لە سیارە ڕۆیشتیمە نەفەر هەبووە شکاندیتیەوە ویستی بڕوا زۆر احتیاجی وتم فەرموو پێکەنیمە دوایە مامۆستا ببوورە مامۆستا یعنی چەند خۆشە ئەجی ئەگە منافەسەی بکەی و بکەی شەڕ لەگەری بڕوا کەسە ئەوڕۆ لە بازار گوتیان بە چەقمان بە ناوێکەتینە خەرک بە ڕۆژی دەبی لە باتی بری خۆشبی دری فەرانی کو دەبی حەسەبیبی ئەجا شتێکی خۆش برادەرەکەم پێرێ سیارەش کڕی دری هەم دری هەم پێخۆش وەڵا خێری لێ نەدیفەکرێ دری هەم پێخۆش بوو دوونێکە ڕۆیە لە زادەی ڕۆیە فەقیرێ سەبر دەڕۆی و لۆ ناڕۆی لەم وا دەڕۆم چکاندی تێوە سەری و ڕاگرە هەندیان لێدایە بەستە زمانێ هەندیان لێدایە نوکە جەرنافسەشیان لێرەدا بوو یعنی مە بەستم دەگۆ خێرم لێنە دەگۆ سبەین دەبم دەفرۆشمەوە مە بەستم خەڵک لە بڕی ئەوی سیاری داژوە ها ئەخلاقا فەنە ڕەوشتە یعنی زەوقشی دەبی لەسەر ئیشەکەی بی کاکە ئەوەی لا دەدا مەسەن ئەوی سەریعە ڕێکە ئەتو لە لایشکە بە ئەو لە بڕی ئەوەی تووڕەبی لە بڕی هۆڕینی لێدەی لە بڕی ئەوەی پێلێنێ ئەو پێلێنێ بەخۆشی هەموو برای یەچین هەمومان ئەتوو برای منی ئەوێ هێ براوی ئەوێ هێ خوشک و برای یەچین ئەو شتانە دەبی دڵمان کراوەبی هەموو یەکترمان خۆش بوێ بۆ مەسەڵەن هەمامۆستا بێتاقەت بی زۆر خەفەتت زۆرە لەو لای گەیشتانی چی نەگوتیە برا ئەویستانی ئەم ناڵە بۆ پرزوی لێی پێدەکەن بێ سەهات ببیرمان نینەوە برا ئەو چیوە ڕۆیشتە هیچ نان خواردن نزیک بوویتەوە کاکەری لێ هەردەستا لێمان گەرە چاوەکە سبحان الله ئەو شتانە کاک سەلیم ئەو کەرەبزشی خوارد ئەو نوکتەیە لە مەسلحەتی من نەبوو نانمان پێ ناخۆ دەخۆین وەڵا برام وەڵا دەنا ڕوان گیان کەرەبزشی لەگە دەخۆم مامۆستا مەسەڵەن جاریوە هەبووە مەسەن بێتاقەت بی و مشکلت هەیە و توزانم ناڕەحەتی یەکێک لەو لای بێ وازانی مەعدەل ئەتوو دەبی دڵت خۆش بێ و پێکەرینەوەوانە پێ دڵێت خوا مامۆستا فرانشتوە بالضبط یعنی کاتی وا هەبووە مەسەن دەبینی
طبعا ئەم بەسە خۆم ناینم زۆر جاروە کێشە هەبووە گەورەترین کێشە بەڵام بە هیچ بەسە خۆم نینە یعنی زۆر بە احتیاجی بەڵام دەبی ڕێز لە خەڵکیش بگری خەڵکەکەی عزیز لێ ئەتوی خۆش دەوێت ئەمە هیچ نینە ئەگەر ئەو خەڵکە نەبی ئەمە هیچ نینە خۆشەویستی خەڵکی لە بۆمە سەربەرزیە گەورەیە نابێمە خۆمان لە خەڵکی جیا بکەینەوە ئەمن سمە هیچ نیمە بەو خەڵکەوە جوانین ناکرێ من خۆم جیاوازکەم وڵا ئەمە ناوبانگت هەیە یان ئەتوو کەسەشکە یان ئەتوو ئەوها نە دەبی ئەتوو ئەسڵەن لە خزمەتی ئەو خەڵکەی دابی جاری وها بووە خەفەتە بۆ کێشەتە بووە مشکلەتە بۆ یان کێشەکەت هەیە دەبینی هەموو کەسێک بای خۆ کێشە هەیە ئۆ مامۆستا قسەش خۆشمان لێ بکە ئەبجا طبعا طبعا جارێکیان لەگە برادەرش دەڕۆیشتین یەکە گوتی ئۆ وەرە ئەو برادەرە گوتی من گوتی خۆ قەردارینی نا بە قورئان نازانم شێ وەرە ڕسمەشی بگرین چەند لە مێژە گوت لە دوو دەگەڕێن طبعا ئەمە لە خزمەتی هەموو خەڵکی داین بەو خەڵکەوە جوانین جاری وها بۆ شتی ئەو شتانە لە بۆ دڵخۆشی خەڵکی خەڵک کۆمێتی ناشرین دەنووسی خەڵک قسەی ناشرین دەنووسی طبعا هیوادارم چکەمە لە پڕە گەیشتنەوە تەکنۆلۆژیای بەڕاستی خەڵک لێبەوە ئێمە لە پڕ گەیشتنەوە تەکنۆلۆژیایی لۆیان هەندێک عالەتێ نازانین بەکاری بینین بەڵام گرنگترین شت ئەوەیە ئەمە دڵمان گەورەبی دڵمان فراوان بی بڕاکە ڕۆژی یەکێک ڕیسالەی نارگوتی ئەتوو زۆر سوچی ئەمنش گوتم ئەتوو زۆر بەڕێزی با بە دڵی تووبی ئەتووات پێ خۆشە ئەو قسەیە باوە هابی وەڵا ئەو جارە گوتی ئەتوو ئەوها ئەمنش زۆر بەڕێزەوە جواب داوە مەتوو زۆر بەڕێزی ئەمنش دەتانم قسەت پێ بڵێم بەزەم هیچت پێ نارێم دینەکەم ڕێم پێ نادا قسەت پێ برێم ئەتوو زۆر بەڕێزی هیوادارم یعنی پێناسەی خۆت کرد و هیوادارم بە خۆت دابێ و ئەوها دوو سێ قسەیت کرد هەب بە نەرمی جواب داوە دواتر ڕیسالەشی نار گوتی زۆر داوای لێبوردن دەکەم واللهی گوتی ئەتوو کوڕی بابی خۆتی گوتی زۆر داوای لێبوردن دەکەم بەخواشتەشی زۆر غەڵەتم بەرامبەرە تو کرد یعنی ئەو شتانە هەبووە تو ئینسان دەبی دائیمەن فەڕابی کابرا بە غەڵەت تێدەگا هەندە شتەیە هیوادارم هەر کەسێک ئەوەی کۆمێنتی نەشیاو دەنووسی ئەوەی قسەشی نەشیاو دەنووسی لە بۆ هەموو کەسەشی ئەمە برای یەکین هەمومان کوردین هەمومان پشتی یەکین پێویست ناکە یعنی یەکتر کەم بکەینەوە ئەتوو بای خۆت بوونی خۆت هەیە بوونی خۆ سەلماندیە شیڤان پێشکەشکارە بەرنامەی هەیە دەوروبەری خۆی ئاوەدان کردەوە کەسایەتێکی هەیە ناوەشی داگیر کردیە لۆ ئەمن کەمی بکەمەوە ونیا کاکندرێن هەروەها کەسەکە کاکندرێن ناوەشی هەیە شخصیەتەشی هەیە یعنی لۆ ئەمن بچوشی کەمە لۆ قسەی پێ برێم کەواتە مامۆستا مەگەلە سوحبەتت خۆشکین شڵە خودش فەڕۆزی بێت ئەزۆنم دەنگێتە بۆ قورئان خواندنێژی گەلێکێت تایبەتە ئەو نە کاکندێن پێوە کوردی وڵای دەڵێم ئەلحەمدولیلا قسەی خۆشمان زۆر کرد دەنگیشت لە بۆ قورئان خوێندنی تایبەتە بە ئاخر قسەکەت چەند ئاەتێکی قورئانی پیرۆز بی بە قیرای عێراقی نازانم بە چاوان باشەیان خراپە یادی دەڵێ هێندرین تەفسیرەکە حازر نییە بەس حازر نیمە وڵڵ وآخره مسك بي طبعا جدفتا بشتي هنجي عندي خضره وخوزين اجاب تلاوي عراقي بي زين تفسيرك كده بيكوبكا ام دريم مثلا بسم الله الرحمن الرحيم بنابي دبي هابي ليه قرأ تفسيرك ليه قرأ كان وقتك القرآن وبيروز شجبر بيروزي أفون شافور لا أو دوما هيك بتجدفتا يا درست مايك هي ظهر بالساو قرآن يبخيني لو هي يا الله قال داي شاف ليلة القدر لازم بوشترى إنا أنزلناه في ليلة القدر أنا كاكيشك خوشترى بقراءة عراقي عندك باب أخوي بزانا كام آتي أو دكا دي دمويك إينا هذا والله أو والله ما مستاي وقتي سرودي نما كاد نما بس هو كا آياتك بخيني وسروديش هاي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد
إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد. الله العظيم. إن شاء الله بارك الله. يا رب يفدنك يا رب خود صحت تخوش كتام زیده ممنون بین باف شورجین گل مادام خودش راضی بده خودش راضی بده پاشیوا 26 تا پیشکش کردن دمایی که دنگ غیبت خوب ما مصایات سرود که پیشکش کرد ام خاطر خوب خوازین سرود جینا ما اب چه ما معلی خوب تمام باي باي تشتكي كرت شو مثلا تشتكي كرت كرت يعني قال ياكشتي كرت السلام عليكم خافيس برون Aziza